ئەو کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین لە ئێوارەیەکی شەمەی تر لەگەڵتانین لە ئەکادمیای مێگەمایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بۆ بابەتێکی تری گرنگ و هەنووکەی کە وەک وێبینارەکانی پێشوو هەم گرنگە و هەمیش لە ئێستادا ڕەنگە قوتابی و خوێندکار و فێرخوازێکی زۆر چاوەڕێی کەسێکی شارەزا بکەن کە باسی ئەو بابەتە بکات، ئەویش بابەتی نامی ماستەر و تێزی دکتۆرایە لە تێڕوانینێکی کەسیەوە یان وەکو پرۆژەیەکی تاکە کەس. وەک دەزانن ئەکادمیای مێگەمایند پلس وەک ئەرکی خۆی هەفتانە وێبیناری هەیە لە ڕێگای ئۆنلاینەوە هەرجارەی لەسەر بابەتێک. بۆ ئەم هەفتەیە ئێمە کاتێک کە دەگەڕین بە دوای بابەتێکی ئاوادا بە دوای کەسێکی شایستە و شیاویش دەگەڕین بۆ ئەوەی بتوانێت بەرچاوڕوونی زیاتر و ڕوونکردنەوەی زیاتر بخاتە ڕوو بۆ ئێوەی بەڕێز، چونکە خاستەن تەڵەبەکانی دکتۆرا ئێستا ڕەنگە کۆرساتیان تەواو کردووە و نەتایجەکانیان بەخۆشی وەرگرتەوەتەوە، ئەوانی ماستەریش تازە دەستیان بە کۆرسی دووەم کردووە کە ڕەنگە بۆ هەمووان زۆر سوود بەخش بێت، جگە لەوانەش بۆ توێژەران بە شێوەیەکی گشتی، چونکە ڕەنگە ئەگەر ئێستاش تۆ قوتابی نەبی ڕەنگە دواتر ببێ سەرپەرشتیاری ئەو قوتابیانە، بۆیە پێویستت بەوەیە بەرچاوڕوونێکی باشت هەبێ لەو بابەتە تاکو ئەو بەرچاوڕوونیە بە شێوەیەکی جوان بگوازیتەوە بۆ نەوەکانی داهاتوو بۆ ئەوانەی کە پێویستیان پێە. بەڕێزان، دووسێ خاڵی ڕوونکردنەوە سەرەتا بەڕاستی ئەوەی خۆی تۆمار کردو پێویست ناکە ناوی بنووسێت، چونکە تۆمارەکان لای ئێمە هەن، فۆرمەکان و هەموو ئەکسلشیتەکان ئامادەیە، بۆیە دووبارە ناوی خۆت مەنووسەوە. ئەگەر خۆت تۆمار نەکردووە لەبەر هەرەوە کارێک، ئێستا هاوڕێیانمان لە ئەکادمیای مێگەمایند لینکی فۆرمەکە دادنێنەوە، دواتر بە ئاسانی دەتوانی تۆماری بکەیت، چونکە ئێستا لینکەکە داخراوە بۆ پڕکردنەوە. کەسێک نازانم یەک دوو کەس دەڵێن کێشەی دەنگمان هەیە، لای ئێمە دەنگەکە زۆر وازحە، ئەگەر ئەوەی کێشەی دەنجی هەیە بەڕای ئێمە لە زوومەکە بچێتە دووبارە داخل بێتەوە، ڕەنگە ئەو کێشەیە چارەسەر بێ بە شێوەیەکی گشتی. ئەگەر کێشە هەیە ڕەنج پەیمان چەند کەسێک ئەوەیان نووسیوە لای ئێمە مای کراوەتەوە و کاک دکتۆر ڕەوف گوێت لێمانە جەنابەت؟ بەڵێ زۆر باشە. وەڵای مەجموعەیەکی تریش دەرێن دەنگ نییە. کاک شەماڵ هیچ کێشەمان هەیە لە دەنگ؟ کاک شەماڵ بەرپرسی ئایتیە لە ئەکادمیا. کاکتۆر دەڕۆت سەوڕ ناکەم کێشەمان هەبیت، ڕەنگە هەر لە خولای بەڕێزانە مامۆستا شەماڵ چی بکەنەوە بەڕێزانە کێشیان هەیە؟ کلیک لەسەر کۆڵ ڤای ئینتەرنێت بکەن، کۆڵ ئۆڤەر ئینتەرنێت، کۆڵ ئۆڤەر ئینتەرنێت، یان ئەگەر هەر چارەسەر نەبوونی دەنگ لە مۆبایلی کەسیەکانەوەیە بەڕێزێک نووسیەتی. زۆر باشە، ئێمە لە کاتی خۆمان دەست پێ دەکەن، گوتمان پێویست ناکە ناوت بنووسی ئەگەر تۆمارت کردووە، چونکە لینکی فۆرمەکە دوایی دادنێنەوە. دوای ئەوە پێمان خۆشە ئەو 45-50 دقەی بۆ بەڕێز کاک دکتۆر ڕەوف
تەرخان کراوە هەموو تەرکیزمان لەسەر بێ خەریکی نووسین نەبین لە چاتەکە دوای کە تەواو بوویان بەرەبەر تەواوبوون بوو دەتوانن پرسیارەکانتان لەوێن دەرێ بنووسن یان ئەگەر هەر کێشەیەک هەبوو دەکرێت لەوێن دەرێ ئاماژەی پێ بکەن دوای دەرگای گفتوگۆ دەکەینەوە پرسیارەکان بە دوو شێوە دەبن یان بنووسین لە چات بۆکسەکە یان داوا دەکەی دەستت بەرز دەکەی عازی دەست بەرزکردنەوە هەیە ئێمە ڕێگەت پێ دەدەن مایکەکە بکەیەوە تاکو پرسیاری خۆت ئاراستەی کاک دکتۆر ڕەوف بکەیت دکتۆر ڕەوف زۆر حەزی لە ناساندن نییە بەڵام ئەمن مەجبورم هەندێک ناساندن هەربی ناسێنم بەوانەی کە پێشتر نایناسن ئەمە دەمێکە یەکتر دەناسین بەڵام پێم خۆشە وەکو ناساندنێکی سەریع ئەو ناساندنە بکەم کاک دکتۆر ڕەوف پرۆفسۆری یاریدەدەرە لە زمانی ئینگلیزی و زمانەوانیدا بڕوانامەی دکتۆرای هەیە لە زمانەوانی ئینگلیزی لە ساڵی 2008ەوە بەدەستی هێناوە لە زانکۆی بەغدا پۆست دکتۆرای لە فولبرایت ڤیزیتینگ سکۆلەر پرۆگرام لە ئەمریکا لە 2010 بەدەست هێناوە لە ئێستادا ڕاگری کۆلیژی زمانە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە بە سوپاسەوە ئەو چاڵاچیە هاوبەشە لە نێوان زانکۆی گەشەپێدانی مرۆیی قەرەداخ لەگەڵ ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری کە ئەوەش خۆی لە خۆیدا یەکێکە لە کارە تازەکان و ئینشاڵە لە داهاتووشدا کاری بەیەکەوەی زیاتر دەکەیت لە ساڵی 2003 تاکو 2009 مامۆستا بووە لە زانکۆی سلێمانی هەروە لە 2006 بۆ 2009 کاری کردووە لە وەکو سیڤل سۆسایەتی کۆردینێتر لە بۆ ڕێکخراوی NDI کە ڕێکخراوێکی ناحکومیە پاشان وەکو وەرگێڕ و وەکو لایانی کارجێڕیش لە 2001 بۆ 2023 کاری کردووە لە ڕێکخراوی فاو کە سەر بە UN تا ئێستا زیاتر لە 6 نووسراوە من پێم وایە زۆر زیاترە لەوە ڕەنگە خاکەڕایی بێکە هەموو شتەکان باز نەکا بەڵام ئەمە ناگەدارم چەندین توێژینەوەی زانستی بڵاو کراوەتەوە هەم لە ناوەوە هەم لە دەرەوەی وڵات هەروەها زیاتر لە 30 کۆنفرانسی ناوخۆیی و نێودەوڵەتی هەم وەکو بەشدار بووە هەم وەکو ڕێخەر ڕێکی خستووە هەم وەکو پانەلیست و کینۆت سپیکەر قسەی تێدا کردووە جگە لە بەرهەمەکانی تری کە من ئاگدارم دەزانم لە سەرپەرشتیکردنی نامەی ماستەر و دکتۆرە لە هەڵسەنگاندن بۆ گۆڤارەکان و بۆ کۆنفرانسەکان هەروەها بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی و چەندین کاری تر کە ئەو پێی خۆش نەبوو من باسی بکەم بەڵام وەکو ئەرکێک لە سەرمان پێویستە سەکەرەکە بە کەمترین شێوەش بێ بەڵام هەربی ناسێنین ئەمە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کاک دکتۆر ڕەوف کە ئەو کاتت بە ئێمە بەخشی کە بۆ ماوەی سەعات و نیوێک بۆ ماوەی 90 خولەک لەگەڵمان بی بۆ پێشکەشکردنی ئەو بابەتەی کە پێم وایە کاتێکی گونجاوە بۆ پێشکەشکردنی ئەو بابەتە چونکە ڕەنگە تێگەیشتنی جیاواز هەبێ ڕەنگە ناتێگەیشتن و یان هەڵە تێگەیشتنێک هەبێ لەو بوارەدا بەڕێزان ئێستا ئەمە هەر لە فەیسبوکیش بە لایف دەڕوا بۆ ئەوانەی کە نانتوانیوە بە هەر هۆکارێک بن لەگەڵمان بن دەتوانن لای خۆتان ئێوەش شێری بکەن تاکو زۆرترین کەس سوود وەربگرێ لەو دەرفەتە هەروە پێتان ڕادەگەێنین کە ئێمە هەموو سێشنەکە تۆمار دەکەین تەسجیل دەکەین دوایی کە تەواو بوو ئەگەر پێویستی بۆ مۆنتاژێکی سادە بوو مۆنتاژی دەکەین ئەگەرنا لینکەکە لەگەڵ ئێوە شێر دەکەین ئێوەش دەتوانن بینێرن بۆ هاوکار و هاوڕێ و قوتابیان و یان ئەو گروپانەی کە لەگەڵ یان کار دەکەن تاکو دیسان دەڵێن زۆرترین کەس سوود وەربگرێت لە کەوتاییشدا ئەوانەی بەشداری فعلین لەگەڵمان نەک ئەوانەی تەسجیلیان کردووە مافی ئەوەیان هەیە بڕوانامەیان پێ بدرێت کە بڕوانامەی بەشدار بوونە بڕوانامەکەش بە سوپاسەوە بە هاوبەشی دەبێت لە نێوان زانکۆی گەشەپێدانی مرۆیی لۆگۆی هەردوو زانکۆ و لۆگۆی ئەکادمیاشی لەسەر دەبێت بەڵام ئەوە دوای ئەوەی کە تەواو بوو ڕەنگە بەنامەیەکی تایبەت یان لە فۆرمەکە نووسیتانە ئایا بە زمانی کوردی دەتانەوێت یان بە زمانی ئینگلیزی ئایا بە چاپکراوی دەتانەوێت یان بە ئەلکترۆنی ئەوە لەسەر داوای خۆتان دەبێت دوای ئەوەی کە تەواو بووی کاک دکتۆر من نامەوێت کاتی زیاتر ببەم ئێستا لای من 7:39 دقەیە 7:40 دقە دو حساب دەکەین هەتا جەنابەت کاتی خۆت لە بینی 45 دقە 50 دقە ئەگەر
بتوانی ئەو شتانەی لەلاتە زۆرترینی باز بکەیت چونکە بابەتەکە زۆر هەڵدەگرێت ئەوەی تریش بۆ مناقەشە دادنێن بۆ پرسیار و وەڵام ئەگەر شتێک پێرانەگەیشتی دەکرێت لە دوتوێی وەڵامدانەوەکان ئاماژەی پێ بکەیت. کاک دکتۆر بفەرمو. نای خۆی گەورە دەنابێت کۆهۆستی دەتوانی سکرینەکەت شێر بکەی خۆت. سپاسانەکەم هێز و خۆشەویستیم بۆ سەرجەم بەشداروانی بەڕێز و بۆ ئەوانش کە دواتر ئەم پرزنتیشنە ئەبینن. زۆر سپاس بۆ ئەکادیمیای مێگاماین پلس بۆ ڕێخستنی ئەم ئیڤنتە بە بەشی لەگەڵ زانکۆی گەشەبەدانی مرۆیی. زۆر سپاس بۆ کەسی جەنابەت کاک دکتۆر ئیمدادیان هاوڕێی تەمەنم و برای زۆر خۆشەویست و بەڕێزم. لەگەڵ کاک دکتۆر ئیمدادا لە دەروی ئەم زوومە هیچ کات تایتڵ بۆ یەکتر بەکار نایەنین. ئێمە وەکو براین بەڕاستی و هەمیشە سەنگین و خۆشەویست بۆ لەلام هەرم سەرکەوتوون. بەڕێزان ئەم بابەتە بەڕاستی بۆیە لەگەڵ کاک دکتۆر ئیمداد ڕێکەوتێت باسی کەن وەکو جەنابی فەرمووی بابەتێکی زۆر گرنگە لە ئێستا بۆ هەر یەکێک لە ئێمە چووە ئەوانەی کە سەرپەرشتی توێژینەوەکانەکەین چی خۆمان وەکو توێژەرێک و چ ئەو خوێندکارانەی کە ئێستا لە ئامادەکردنی یان ئانالایزکردنی پرۆپۆزەڵەکانی خوێندنی باڵان و بۆ هەر کەسێکی ترکە بێوێت توێژنەوە لە هەر بوارێک تا بکات. بە پرسیارێکی زۆر سادە کە ڕەنگە دەرفەتەکە زۆر نەبێ بۆ ئەوەی کە مناقەشەی کێنێرەوە لە ڕێی زوومەکە تەنها وروژێنم و هەوڵەدەم قسەی لەسەر بکەم. ئەوی ژەوەیە کە ئێمە وەکو توێژەر کاتێک توێژنەوە ئەنجامەدەین دڵمان بە چی توێژینەوەکەمان خۆشە. ینی ئێمە وەکو کەسانێک کە با بڕوانامی دکتۆرای ماستەرمان بەدەستێناوە ویان بەکارێستمان بەدەستێناوە ویان توێژینەوە ئەنجامەدەین و بەدەستی ئێنین دڵمان بە چی و توێژینەوەوانە خۆشە. بەدڵنیایەت و هەر کارێکەکەی لە هەر شوێنەکە بڵێ ئەم کاری من گەیشت بەکوێ چووە چی بەجێهێنا و چی بەدەستهێنا و چی کاریگەریەکی بەجێشت. یعنی ناکرێت هەر بۆ خودی خۆت بۆی خودی خۆمان بزانین سنگمان چۆنە با تەنها ئەوەندە خێنە خیاڵی خۆمان کە ئێمە نەمێنین لەو شوێنە لە شوێنێکە نەمێن ئایا ئەو شوێنە چەنە کاریگەری نەبوونی پێوە دیارە بێ ئەمە بریتە لە کاریگەری. ئەمە کاتێک دڵخۆشمان ئەکات کە ئەگەر وەکو کەسێکی سەرکردە بیرکەینەوە لە بوارێکە ئەوەیە کە ئەگەر ڕۆشتین لە شوێنی خۆمان لە خۆمان بەهێزترمان بەجێهێشت بێ یان هاوشانی خۆمان بەجێهێشت بێ ئەو کاتار لانی کە مەزانین کە کارێکمانە بووە. بەڕاستی لە وەکو ئێمە وەکو توێژەر ئەوەی کە بەجێ هێڵین و کاریگەری بەجێهێڵێ ئەو توێژینەوانەیە کە ئەنجام دێنی شتێکی تر نییە. لەبەرەوە باشە کەواتە ئەو توێژینەوانەمان ئێمە دڵمان بەکوێ خۆش بێ چی لێ دێت توێژینەوەکانمان کە ئەنجامی ئەدەین چی لێ دێت. ماستەرنامە و دکتۆراکانمان کوان یعنی بەدڵنیاییەوە لە باشترین حاڵەتدا بەڕێزان لە باشترین حاڵەتدا توێژینەوەکانمان لە کتێبخانەی ئەتاریحە با بڵین توێژینەوەکانە تێزی دکتۆرا و ماستەرنامەکانە ئەپارێزێ لە زانکۆ ئەو لەو زانکۆی کە کۆپی بۆچێ و دواتر ئەگەر خوێندکارێکی بەڕێز توێژەرێکی بەڕێز پێویستی پێبێ ئەچێ لەو ژوورە بەکاری هێنێ و ئەوەی کە ئەوێ کۆپیەکات و دایانێتەوە. و لە باشترین حاڵەتی دەرەوەی ئەوەشە ئەوەیە کاتێک ئەگە پێپەرێکمان بڵاو کردوانێ لە کۆڤارێکی نێودەوڵەتیە کۆڤارێکی لۆکاڵیات دواتر توێژەرێکی بەڕێزدێت بەکاری هێنێ و زۆر زۆر کە گرنگ بێ ئەوەیە کە ئەچێت بەشێکی لێ سایتەکە و سایتێشتێک بۆ تۆ ئەنجامەدا و بابلێن لە توێژنەوەکەیتەوە و بەش ژمارەیەکی تر لە سایتێشتەکانی تۆ بەرزەبێتەوەنێ زیاد دەکات کە ئەمەش دیسان دڵمان زۆر پێخۆشە لە کاتێکا بەڕاستی ئەمەش بووەتە بابەتێکی زۆر ڕۆتینی زۆر وشک. یانێرۆکو نمونەیەک من بۆ خۆم وەکو خۆم بە بڕوای تەواوم زانستی زمان وەکو لینگویستیکس وەکوی کە هەیە پێوتە علم اللغة بە بڕوای من وەکو تێرم وەکو زاراوەیەکی بەسەرچووە ئێکسپایر بووە و پێم وایە کە ئەبێ ئەمە جێگرەوەی هەبێ تێرمێکی تر بێتە بەشەوانەیە جێگرەوەی لینگویستیکس پێوەم پێم وانە کە زانستی زمان و زمان ناسی بەم سۆڵی دەبم بەم وەحدە بەهێزە بمێنێتەوانێ هەروەکو چۆن یەکەم جار ڕەوان بێژی و ڕیتۆریکەکەی ئەفلاتون لە بینجوو وەکو چۆن گرامەرەکەی ئەرستۆ لە بینجوو وەکو چۆن با بڵێن کۆمپاراتیڤ فیلۆلۆژی فقه مقارنەکەی سێر ویلیام جۆنز بەسەرچوو ئەم لینگویستیکسەی دووسەر و برادەرەکانی و یعنی ساپیر و با بڵێن چۆمەسکی بە شێوەیەکی گشتی وەکو تێرم وەکو زاراوە کۆتایی هاتووە یعنی پێم وایە بێ جا من توێژینەوەیکم کردبوو لەسەر ئەوەی کە چۆن ئەم زانستی زمانە
دیکۆنسترکتکەین یعنی چۆن هەڵی وەشەینەوە لە یەک بیکەینەوە بە کۆمەڵێک زانستی تر لەگەڵ زانستەکانی ترا وەکو لینک لەگەڵ زانستە تەطبیقەکانی ترا بەڕێزێک لەم ماوەیە نینێکم باو نۆتیفیکیشنێک کە سایتێشنێک کراوە هیتر بۆ ئەو توێژینەوەیە کە چوم سێرەکەم لەو سایتێشنە چۆن سایتی کرەوە بەڕێزە تەنها ئەوەندە بەکارێناوە کە پێناسەی لینگویستیکسی وەرگرتووە لە توێژینەوەکەی من ئێوە خۆم هەر پێناسە تەقلیدیەکە کە من وەرم گرتووە لە کتێبێک ئەویش هاتووە لە جیاتی لە کتێبەکەی تر وەریگرێ لە توێژینەوەکەی من وەریگرتووە بەس پێناسە ئێوە خۆم ئەو توێژینەوەیم ئەستەن لەگەڵ کە لینگویستیکس نەمێنێ ئەو هاتووە بەعکسەوە ئەو بەشەی وەرگرتووە کە من وەکو نەقدێک دامناوە کەواتە بەڕێزان یعنی وەش نابێ ینی بەڕاستی ئەوەش دیسان تێرمان ناکات دیسان بڵێن بە باڵای ئەو ئێمە نییە کە سایتێشن و زیاکنی سایتێشنە کە بەشێکی ئەوەش بەداخەوە بۆتە شتێکی ڕۆتینی و کاریگەریان نییە بۆیە بەڕاستی ئەم بابەتە کە لە خزمەتانە باسی یەکەم بریتی نییە لەوەی کە من شتێکم پێیە ئێوە پێتان نییە من شتێکی گەورەم ئەنجام داوە ئێوەی بەڕێز ئەنجامتان نەداوە بەعکسەوە من ئەڵێم منیش وەکو ئێوە ئەمێ بە خۆما بچموانێ و منیش وەکو ئێوە بە دڵنیایەوە بیر لەوە ئەەکەموانێ و کار لەسەر ئەوەکەم و بەڕاستی دەستم پێ کردووە کە هیچ توێژینەوە یەک سەرپەرشتی ناکەم ئەگەر نەزانم ئەو توێژینەوەی گۆڕانکاریی گەورە ئەنجام نادا سەرپەرشتی ناکەم و توێژینەوەیش ئەنجام نادەم ئەگەر تەنها بزانم کۆمەڵێک ڕستەی ئەوڕێکی خەم و پڵاوێکەکەموانێ و تەنها تایتڵەکەم پێ زیادکەیان ئضافەیە بێ بۆ ڕەخەمی توێژینەوەکانم بەڵکو پێم وایە بێت توێژینەوەکە ئێمە ئەنجامێ دێن کاریگەری گرنگ بەجێ بهێڵێت و ببێتەوە هۆی ئەوەی کە لە قۆناغێک بمان با بۆ قۆناغێکی تر لە خاڵێکمان بە بۆ خاڵێکی تر ئەم پرسیارە کە زۆر گرنگە من لە خۆمی بکەم و هەرێکی لێوە بەڕێز لە خۆی بکەوەیە بە توێژینەوەکانمان چ گۆڕانکاریەکمان دروست کرد گۆڕانکاری لەکوێ بە دڵنیایەوە لەوانەیە یەکەم پرسیارن لە کۆمەلگا من ئەڵێم نەخێر پێش کۆمەلگا لە خۆت لە خۆمان توێژینەوە چی کاریگەکێک لە ژیانی من دروست کرد نەک لە ژیانی من لە بیرکردنەوە بەرامبەر بە زمان بەرامبەر بە بایۆلۆژی بەرامبەر بە ڤایرۆس بەرامبەر بە کۆڤید 19 نا تەنها ئەوەندە نا بەڵکو ئەمەم چۆن گۆڕی بۆ کارێک تا چەنە ڕەنگی دایەوانێ ئەم پرۆژەی من ئەم توێژینەوەی من لە پرۆژەیەکە ئەوە کە وتر باسی یەکەم کەمێکی تر و بە دڵنیایەوە هەر توێژینەوەیەک کاریگەری لەسەر من نەبێ هیچ کا چاوەڕوان ناکەم کاریگەری لەسەر خەڵکیشە بێ من وەکو سەرپەرشتیار پێم وایە گە توێژینەوە کاریگەری لەسەر ژیانم نەبێ کاریگەری لەسەر کۆمەلگاژ نابێ ئێستا نەخوازێت خودی توێژەر خۆی بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە ئێوەی بەڕێز بە تایبەتی ئەو عەزیز و بەڕێزانی کە ئێستا لە خۆناغی ئامادەکردنی و گەڵاڵەکردنی پرۆپۆزەڵی ماستەرنامە و دکتۆراکانیان و توێژینەوەی دیکە ئەنجامەدەن بۆ ساینتیفیک پرۆمۆشن تکایە کە ئەوانە لە بەرچاو بگرن پێم خۆشە چەند سلایدێک لەگەڵ ئێوەی بەڕێزە شێرکەم بە ئیجازەی بەڕێزان زۆر نییە سلایدەکانم بەڕێزان ئەمە کە وەک لە بیدایەتە حەزم کردن من هەر بە مەبەست نووسیمە لێتس دیساید ناو ینی با ئێستا هەمومان بێگەوە بڕیا بدەین با ئێمە خۆمان کە لەم زوومە چوونە دەرەوە بڕیارێکی تازە بڕیارێکمان پێ بێ کە ئێمە ئیتر لەمە دووە بەخۆنە بە شێوازێکی تر بە بیرکردنەوەیکی تر بە ئامانجێکی تر توێژینەوە ئەنجام بدەین و تێزی دوکتۆرا و ماستەرنامەکان بنووسین یا سەرپەرشتیان بکەین پرسیارێک کە لە بیدایەتە لە سەرەتاوەکو ئاماژێکی گشتین پێکە بەڵام ئێمە بە شوێکی گشتی بۆچی ئێمە توێژینەوە ئەنجام بدەین ئەلبەتە هۆکار زۆرە بەڵام چەندانێکیان کە زۆر بەرچاومانەکەون یەکەم in partial fulfillment of the requirements for the degree of master in and PhD in ئەمە بووە کلێشەیەکی جێگیر لە هەموو توێژینەوەیەکی ماستەر و دکتۆرا کە ئێمە ئەینووسین یان سەرپەرشتی ئەەکەین لە سەر کەڤەر پەیجەکە ئەنووسین ئەمە بەشێکە لە داواکاریەکانی بەدەستهێنانی بڕوانامەی دکتۆرا یا ماستەر لە بوارێکی دیاریکراوە کەواتە ئایا ئێمە ئەمە ئامانجەکەمان بەس ئەوەیە ئەمە فولفیلکەین ئەمە جێبەجێکەین ئەم پێداویستیە دابینکەین
ئەگەر بەس ئەمە تا ئێستا من پێم وایە بەشێکی زۆر زۆری توێژینەوەکانمان تێزی دکتۆرا و ماستەرنامەکانمان ئەوە بووە. بەڕاستی ئەگەر بەچی ئازانی ئەگەر ئێستا توێژینەوەی دکتۆراکەت یان تێزی دکتۆراکەت یان ماستەرنامەکەت بخەنەوە بەردەستت ئامادەی چەندی بگۆڕیت، ئامادەی چەند دەستکاریکەیت. بەڕێزان ئەگەر ئامادە نەبی دەستکاریکەیت کەواتە بەداخەوەتوان بڵم ئێمە ڕێک لە خاڵی یەکەمە چەقیوین تەنها وەک ڕیکوایرمەنتێک بووە. بەس ئەگەر مەجال و دەرفەتێک هەبێ تۆ بڵێن ئێستا کاتت بدەنێت بگەڕێنەوانێ بۆ ئەو ساڵی کە تۆ تێزەکەت یانوسی ئایا دەستکاریەکەی هەر کاتێک تۆ بەڵێ دەستکاریەکەمیانی تۆ بیرێکی تیژت هەیە، تۆ بەخۆداچوونەوەت هەیە، تۆ کریتیکال تینکینت بەرامبەر بە خۆت هەیە، کریتیکال ئەپرۆچ بەرامبەر بە خۆت بەکارێنی کەمە زۆر گرنگە کە ئەگەر ئێمە وەکو کەسانێک کە زۆر تاسیر و کاریگەری چۆمسکیمان لەسەر وەکوانی کە لە بواری زمانە بۆ نمونە خۆ چۆمسکی لە 57 تا کتێبی سینتاکتیک ستراکچر نووسێ خۆ لە 65 لە ئاسپێکت ئۆف دە تیۆری ئۆف سینتاکسە ریڤیزیتی خۆی دەکاتەوە، دواتر ریڤیزیتی ئەمیش دەکاتەوە، دواتر ریڤیزیتی یعنی بەردەوام ئەم کەسایەتیە گەورە جیهانیە بەردەوام ریڤیزیتی خۆی دەوە، سەردانی خۆی کردوەوانێ خۆی بەر نەقد داوە، خۆی چاک کردوەوە، خۆی ئەپدەیت کردووە کە ئەمەیە جیاوازی ئەو لەگە کەسێکی ترا کە ئەوە مێنێتەوانێ ئەو دەبێت بە نەیم و ئەمێنێ ئەوەیە کە ناڵێ 57 شتێکم وتووە 2000 هەر ئەوواڵێم نەخێرەڵێ بەردەوام ئەپدەیت یەکاتەوانێ ئەی گۆڕێ کەواتە ئەگەر پاشە فۆفیمنتەکە لەو کاتە ئەنجامەدەوە ئایا ئێستا پێ وایە شتێکی زۆر زەخمەکەەوە هەموو دقی فەرزیکەی بەسەر خوێندکاری دکتۆرا ماستەرەکە تاکەی شافێکە یان بەکارۆسێکی شافەکەی من توێژینێکم کردووە ئەوە دڵنیا بە خەلەلێگەیە. ئەگەر پێ وابوو هەوڵێکت داوە شتێکت داوە کردووە کە پێویستە کات ئەپدەیت کرێتەوانێ ئەوە شتێکی باشە. بە هەمان شێوە بۆ توێژینەوەی دوای دکتۆرا و ماستەر ئەنجامیان ئەدەین ئایا فۆر ساینتیفیک پرۆمۆشنە بۆ بەرزکردنی نازناوی زانستیمانە ئەمەش ئەکرێ بەس ئەمە بێ ینی چەند پەیپەر دێ بۆ ئیڤالوێشن بۆ تەقیە بۆ لەقەبی سەروتر با بڵێن لە مودەل بسایت بۆ مودەڕیس و دواتر بۆ ساز بسایت کە دێت چەند زۆر نەو توێژینەوانی کە بەس توێژینەوەن بەس توێژینەوەن بە مانای ڕەکیکیەکە یعنی ها خاڵێک مەسەلەن شتێک لە شتێکە شێوازێکی زۆر کورت بەیانی بەش حتا ئەگەر تەفسیریش بێ هیچ ناگۆڕێت تەنها لەقەبەکەی ئەمە گۆڕێت بۆیە با 50 لاپەڕەش بێ بەڕێزان توێژینەوە هەیە هێشتا توێژێت هەیە بەشدارە بێ 5 لاپەڕەیە بەڵام داهێنانێکی تایە تازەگەریتە دۆزینەوەیە کە ژیان چاکەکە ژیان ئەگۆڕێت لە ئینسانیەکان نەبێ یا لە علومی تەطبیقیا بێ بەڵام چەند توێژینەوەمانێت سەدان لاپەڕەن یەک خاڵ نامەبەنە پێشەوە لە هیچ بوارێکە هەرتە ناتوێژنەوەن بۆ ئەنجام بدەمەوە یان خاڵێکی تر بۆچی من توێژنەوەکەم to meet the community needs بۆ ئەوەی کە بچم بەدەم بەدەستهێنانی خواست و پێداویستەکانی کۆمەلگا ئامیان چەنە گرنگە بزانە کۆمەلگاکە چی پێویستە ڕێک ئەوە بچۆ ئەنجام بدە بەڵام زۆر جار ئەوەمان کردو بۆ نمونە وەکو لە بواری زمانە کە وەک ئاماژە پێکراوە ئەم وێبینارە زیاتر چەختەکار سەر بابەتی زمان کەم تا زۆر بەڕێزان توێژینەوەیەکەی بۆ نوێ هەستەکەی کە خوێنکار لە زانکۆوە فێری کانڤەرسیشن و گفتوگۆی باش ناوێت بە زمانی ئینگلیزی تۆ دێت توێژینەوەکەی بۆچی خوێنکاری قۆناغی ئەوەندە یا سمێستەری ئەوەندە بە باشی فێری کانڤەرسیشن ناوێت یاخۆ حسابە کۆمنتی نیتسە بەڵام ئەویش هەر توێژینەوەیەکی داماوی لێ دەرەچێت هیچ ئەنجامێکی ناپێ بۆ چکە ئەسڵەن تو ئەنجامێ دەی دوایی و نەبێ ئەویش تۆ نەهاتووی initiate a project as an entrepreneur یعنی نەهاتووی وەکو خاوەن پرۆژەیەک تۆ بێ پرۆژەیەکت پێ بێ بۆ بوژاندنەوەی کەرتێک ئەمە زۆر گرنگە بە بڕوای من ئەمە زۆر گرنگە کە ئێمە توێژینەوەکانمان بەو ئاراستەیە بێ کە ئێمە مبادیر بین دەست پێشخەر بین لە پرۆژەیەک بە ئەنجامگەیاندنی پرۆژەیەک بۆ گۆڕانکاری ئەنجامدان لە بوارێکی دیاریکراوە لە قۆناغێکەوە بۆ بیبێنە قۆناغێکی تر یعنی ئەو کەسەی کە هات بۆ نمونە سەماعی هێڵپین ئەیدی دۆزیەوانێ بە دڵنیایە توێژینەوەی ئەنجامدا کە خەڵکی ئەگەیە پێویستی بەوەیە گوێی لێبێ کاتێک گوێی گرانە چی بۆ بکەین پێویستی بە ئامێرێکە
ئەو خەڵکەی کاتێ پێی وابوو کە کارەبا ئلکتریسیتی هەموو کاتێ بە کەڵکی نایە هاتن لە سیلیکۆن سۆلەر هاتن بە شێوازێ لە شێوازەکان چاکسازیان کرد لە بواری کارەبا و تاقەیە ئەمە لەسەر ئەساسی پێداویستی بەڵام بە پرۆژە کاتێککە ئێمە بە پرۆژە پێویستیمان بۆ بوو کە کۆنێکشنەکانمان ئاسانتر بکەین مۆبایل فۆن دروست بوو کاتێک یعنی پێداویستی کۆمەلگا خەڵک چی پێویستە خەڵک کێشەی هەیە ناتوانێت کەسێکە کە نابینایە ڕوا بەرەگای ینی گۆچانێکی وان بۆ دروست کردو توانێت هاوکاری تەواوی بکات نەک هەر تەختدارێک بێت کاتە بەڕێزان زۆر شتی تر لە بواری تریشە خەڵکێک کاتێک پێی شتێک نابێ بۆ نمونە با بڵێن لە بواری زمانە خەڵکێک کێشەی دەربڕینی زمانی هەیە زۆر شتی دیکە کێسە باسییان نەکەین کاتە ئێمە چەنە هاتوین وەکو پرۆژەیەک داخڵ بین نەک تەنها وەکو ئەوەی کە کۆمەلگا پێویستی بەمەیە با من توێژینێ بکەم بەڵام توێژینێک ئەەکەم بەس لەبەر خاتری کە کۆمەلگا پێویستی ئەگینا پرۆژەی خۆم نییە ئەمە پرۆژەی خەونەکانم نییە ئامانجی من نییە پلان و بەرنامەم بۆی نییە ئەمە هیچ گۆڕانکاریێک دروست ناکە و تەنها ئەویش دیسانەچێت لای هاوڕێکانی لە ڕەفەکانە ونەبێت. For whom do you do research? For whom do you do research? Yani do we do research? ئێمە بۆچی توێژین بۆ کێ توێژینەوە ئەنجامەدەین نەک لە پایچی چەند کەسێکن لە خەیاڵمان the target group themselves أو في أي مستهدفة أو جروبي كإما إيش يعني لسه جاري ويا بس أوان خويان أبناء أمازون بس برزان بون منا أجرتو إيش لسه منالي كي أوتيزم بكيت لأن جروبي كي أوتيزم بكيت لروي زمانه لروي سيكولوجيو لروي سوسيولوجيو بس أجر بس تارجت جروبك أو بأيك سكاركي شنا أتواني لقى كسكاركي شو إما جرينجي بوا بدين كاريجري إيجابي دوسكي لبر خاطري دەسەڵاتەکان ئێمە ئەم توێژین ئەنجام دەین for the authorities مە بەس مەوە نییە کە دەسەڵاتی حکوومەت و نا بەڵکو لەبەر بۆ نمونە زانکۆی فلان داوات لێ ئەکا کە بێت توێژنەوەی ئەنجام بدەیت ساڵانەیەک توێژنەوە دوو توێژنەوە لەبەرەوەی ئەگینا گرێبەستەکەی ناکرێتەوە یان لەبەرەوەی تۆ ئەبێ دیسان پێویستە بۆ توێژنەوە ئەنجام بدەیت چونکە با بڵێن خوێندن تەواو کردووە بڵێن کۆرساتەکان ئەبێسە ماستەرنامە و کێزی دکتۆرەکە بنووسی یان کاتێواتۆ تەرقیە بکەیت کەواتە لەبەرەوەی دەسەڵاتەکان سوڵتاتی سەر و خۆت لەناو ئەو ژینگە ئەکادیمیا داوا لێەکە یا international bodies یعنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ئەوان ئەنجام دەیت توێژینەوە کامەشیان هەر باشە توێژینەوە ئەنجام دەیت مەسەن کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی دێن من وەکو دکتۆر ئیمداد ئاماژەی پێفەرموو من لەگەڵ NDI ئەمریکیە 3 ساڵ ڕێکخراوم لە منتیقەی سلێمانی و هەڵەبجە و گرمیان و ڕاپەڕین زۆر جار توێژینەوە و چالاکیمان بە ڕێکخراوە لێوکاڵەکان ئەنجامەدا ینی فەندمانە کردمان و لە بوارێکی دیاریکراوە بزانین بۆ نمونە گەنج لە بوارێکە ئافرەت و ماجرای ڤۆیسانی دەنگی پەرەوەزخرا و لە بوارێکی دیاریکراوە کەواتە ئەمەش بەشێک بوو لە چالاکی ئەنجامەدا بۆ کێ توێژینەوە ئەنجامەدرا بۆ کێ بۆ international bodies یان بۆ business firms and corporations بۆ کۆمپانیاکانی بزنس یعنی تۆ بۆ کەرتی تایبەت و بۆ بزنس توێژینەوە ئەنجامەدەیت کە ئەمە زۆر زۆر گرنگە یعنی کۆمپانیایەک دەیەوێت بۆ نمونە پەیمانگایەک دامەزێت زانکۆیەک دامەزێت سنتەرێک دامەزێت دێت تۆ ئەچی پرۆپۆزەڵی بۆکە لە من ئەمەم هەیە کاریگەری ئەبێت بەم شێوەیە ناشوی بە تەنها لە هاوەک پرۆپۆزەڵەکە بێنە دەوەرەخان ناش ئەچی پرۆپۆزەڵێکە دیال وەرە بابیکن وێ کۆم چالاکیە ئالەو کاتە تۆ توێژینێک ئەنجام بدەی بەڕاستی لەگەڵ خاڵی پێنجەمە کە گرنگترینیانە بە بڕامینێکێک دێتوانێت ئەویش بریتە لە interest and your personal interest and entrepreneurship یعنی خۆت وەکو entrepreneur خۆتان زان جەنابتان واتە پرۆژەی تاکە کەس واتە پرۆژەی خۆت تاکە کەس مەبەستی وە نیە تەنها ڕەوە مەبەستی ئەوەیە تۆ وەکو لیدەری تیمێک یان تۆ هەر بەتەنها کرێمە بێت کەواتە yourself بریتە لە خۆت وەکو کەسی ئەساسی کەواتە باشترین توێژینەوەیە ئەو توێژینەوەیە کە بۆ خۆتی ئەنجامە دەیت وە کاریگەریەکی بزنسی ئەبێت و هەروەها لەسەر ئاستێکی نێودەوڵەتی و لۆکاڵی پێشوازی لێ ئەکرێت
وەیەکە گرێتەوە لەگە خواستەکانی سڵوتاتی سەر و خۆتاکە ڕاسی جامیع و سنتەرەکانی دیراسات وانەیە و بەڕاستی تارگێت گروپەکە و سوودمەند ئەبندەی کەواتە کاتێ توێژینەوە سەرکەوتووە بێ ئەم پێنج کەسە تایە با بڵێن سوودمەند بن بە دڵنیاییەوە کەمترینیان کە پێویستەکە سوودمەند بێت تەنها لە کۆڵی ئەەکەیتەوە کێیە خاڵی دووهەمە ئۆتۆریتیز بەڵام ئێستا ئێمە زۆرترین فۆکەسمان لەسەر کێیە خاڵی دووەمەکە ئۆتۆریتیز کە لێرە هەڵەکەی ئێمە لێرایە ئێمە بۆ خاڵی دووەمی شەکەین کە خۆی ئەبێ بۆ هەموو خاڵەکانی شکەین دووەمەکە بەس لە کۆڵ بێتەوە بەڕێزان بۆ هەر چوارەکەی تریش کە دووەمەکە خۆی ئەڕوا لەگەڵ یایەتی یعنی ئەڵێ buy 4 take 5 یعنی ئەمە ڕێک ئاوا هەیە ئەم چوارەیان ببە پێنجەمان بەلاش بە فری وەرگرت لەگەڵ یایەتی بەس ئێمە بەس پێنجەم بکڕین دڵنیا بە هەر چوارەکەی تری بەدەست نایانین زۆر کە بەریسمێن ناڵم هەموو کاتێ زۆر نامێت زۆر پەڕگیر بم بەڵام تا ڕادێکی زۆر ئەمەیان ئتزدان یانی خوێنکار زۆر جار ئێمە لە توێژینەوەکانماندا خوێنکار بەشدار پێەکەین یعنی توێژینەوە جامەدەین لەگەڵ لەسەر وان بڵێن لەسەر listening comprehension reading comprehension conversation نەزانم چی خوێنکارەکانمان بەشداری پێەکەین وەکو تارگێت گروپ وەکو فئەی مستهدەف بۆچی ئەم تەلەبانە پێریش نابن لەو شتە بۆچی ئەم تەلەبانە زۆرفیانی لە نووسینە بۆچی زۆرفیانی نەزانم چی دواییتەوە بۆ چونکە ئەمیش باوەڕکە نە خوێنکارەکەی ئیسفادەکە نە خێرت گەیە نە چاکەیەکی کۆمەڵایەتی و کرد نە شتێکی باسی خۆمەکەم پێشەوەی بەڕێز بەڵکو تەنها کۆمەڵی خوێنکارە مەشغوڵ کرد و تۆ شتێک نووسی و پێی تەرقیە کرد بەڵامی تر زۆر شتێکی واش مهممان نەکردووە ئەی باشە خوێنکارە بێ چی بێ خوێنکارە بێ ستێک هۆلدەر بێ ستێک ئەزان ستێک هۆلدەر هەمومان بەیەکەوە لەم ئیشە بنەوین خوێنکارەکان ئەبێ بەشدار بن لەگەڵت ئەبێ کاتێکی خوێنکار ئەهێنی یعنی باشترین مادەی خام لە بەردەستی مامۆستای زانکۆ بۆ نمونە بۆ ئەنجامدانی توێژینەوە لە بەردەم خوێنکاری خوێندنی باڵا بۆ ئەنجامدانی توێژینەوە خوێنکارە چ لە ئامادەیی بێ چ لە سەرەتایی بێ و بنەڕەتی بێ چ لە زانکۆ بێ چ لە دوای زانکۆش بێ لە هەر ینی دوو خوێندی بەرایی بێ خوێندنی باڵا لە هەر چێکیان نابێ ئەو خوێنکارانی کە لە بەردەستایە ینی ئەوە هەریکە لەم فیانە بن باشترین مادەی خاون بۆت نەک تەنها وەکو تارگێت گروپەکان بێنی وەکو گروپی فئەی مستهدەفە بەڵکو وەکو بەشدار بوو لە توێژینەوەکەت بەشدار بوو یان چەند تۆ توێژینەوەیان پێ بکە نەک توێژینەوە لەسەر بکە خۆمانە نەخۆش نین توێژینەوەیان پێ بکە لەگەڵ تابا بەشدار بن لە توێژینەوەکە خۆی ئینیزەکەی باش نیەتەوێت لەسەر چۆنێتی باشکردنی کانڤەرسێشنەکەی توێژنێت خۆی بەشدار بێ لەگەڵ تان ئەنجامدانی توێژینەوەکە فێری توێژینەوەی ئەەکەیت لامان کاتە تۆش توێژینەوەیکی زۆر سەرکەوتوی کرد گۆڕانکاریش لە تاکەکە دروست بوو پێش وتنەوەی نازام چی و دوای وتنەوەی چی بەش کارانی چی و دوای چی لەگەڵ لەسەر کۆمەڵی خوێنکار باشە شتێکی باشترە لە بەحسێکی زۆر تیۆرەتیکەڵ بەڵام ئەنجامەکەی ئەوە نییە کە تۆ چاوەڕوانێت کاتێک ئەنجامەکەی کە خوێنکارەکە بەشێوێ بهێنیت 50 خوێنکار بەشداری بکرد 50 پێیان ئەڵێ کە ئێوە بەشدارێکن لەم توێژینەوەیە و ئەتوانم ئامادەم 5 خوێنکار کە گروپێک لە 5 خوێنکار دروستکە لەگەڵ تا ئیشکەن هەر پێنجەکە ناویان بێنێ لەناو توێژینەوەکە تاکەمە بەشدار بوون لەگەڵ تا ئامادەکردنیا بۆ پێمان شەرم بێ یعنی زۆر شانازیە خوێنکار لەگەڵ تا بەشداری توێژینەوەکە ئەنجام داوە زۆر جوانە گە تۆ توێزێکی دوکتۆرا نووسی خەیچەکە با لە ئامادەکردنی داتاکانتا و لە تەحلیلکردنیا و لە گەڕان بە شوێن داتا و لە ئەوانە کۆمەڵێکی زۆر خوێنکار لەگەڵ تا ئیشی کرده بێ خەیچەکە با لە ئەپێندیکێ لە ئەپێندیکسەکانی ملحەقەکانی بریتی بێ لە ناوی ئەوان ئەگەر خۆیان ڕێگە پێ بدەن تەوان لەبەر من ئەزانم مەوزوعی ئێتیکس و ئەوانە کە ئەگەر ڕێگە نەدرێ نابێ بەڵام تۆ ئاسایە کە ئەمانە پۆپیڵێشنی تۆ بوون و لە هەموو کاتە ستێکهۆڵدەریش بوون لەگەڵ بۆیە بەڕێزان ئێمە وەکو زۆر جار وەکو پێویست سوود لە خوێنکارەکانمان نابینین کۆمەڵێک توێژینەوەی زۆر هەیە ینی جەناب ئێستا بڕۆیتە ناو با بڵێن لە گوگڵ چێکەی studies that change the world یعنی زۆرن بێ ئەندازە زۆرن بەڵام هەر وەکو شتێکی زۆر سەرەتایی بۆ نمونە
یەک کەس توێژینێک ئەنجامدا و بۆی دەرکەوت کە ئەکرێ پێکوتە یا ڤاکسین یا باڵێن تەلقیحەکە بریتی لا بەهین نەبێ ینی بە باڵ بێ بۆ نموناکرێ بە قەترەیەکی دەمێ کاتە چەند ئاسانکاری تایە بۆ مناڵێکە قیژێنێتەوە لە تایکتی قەترێکی قورت بۆ نمون هەموو تاو کاریگەریشێ تاوان بۆ هەموو شتێک نابێ بە قەتە خۆم ئەزانین بەڵام وەکۆی لە بواری علمی تەطبیقییان first bionic ear first bionic eye ینی بەسەری ئەو چاوانەی کە دروستەکرێیان ئەو گوێی دروستەکرێ بۆ helping seeing helping hearing and hearing aid یان ئەوانی کەوتمان چۆن تاقی شمسی دروستەکرێت چۆن شتی تەمە لە بوارە علمەکانی ترە و لە بواری مثلا first artificial insemination کەسێک کێشەیەکی هەیە لە بواری باڵێن وەچەخستنەوە دواتر بە جۆرەکان ئەو گرفتی بۆ چارەسەکرێ بە چەندەها شێوات ئەمانە توێژینەوەن چەند توێژین کە ژیان ئەگۆڕن ژیانی کەسەکانیان گۆڕی باشە ناکری ئەمە لەو وارە بەشداربین لەگەڵیانە ئێمە وەکو کەسانێکە لە بواری زانستە مرۆیەکانە ئیژەکەین با بڵێن بە شێوەیەکی گشتی وە لە زمانە ناکرێ بەشداربین لەگەڵیانە بە دڵنیاییەوە ئەکرێ ئەمە ئەگەر بڕۆم لەو چوارە توانم بیکەم بە 400 بۆ نمونە بەڵام ناتوان بیکەم بە 4 ملیۆن کەواتە چەند گرنگە 400 کەسە بن 40 کەسە بن ژیانیان گۆڕی بێ جیهانیان گۆڕی بێ ئەوەی خەڵکەی تر کە توێ چەند کەس توێژ چەند زانکۆ هەیە لە جیهانە باشە باشە چەندیان توێژنەوەیان کرد کە ئەم شتانە بگۆڕن باشە بۆ ئێمە یەکێک نەبین لەوان کێشەکانمان چییە خۆ ئێمە زۆر کات مختبراتمان کەمتر پێویستە وەک ئەوانی تر بۆیە بەڕێزان بۆی ئەمە بە ئەنجامەگەین وەکو ئەو بوارانی کە لە بواری ئینسانیە ئەبێ ئێمە interdisciplinary research کەینە مۆتۆ و دروشمی خۆمان ئەو توێژینەوانی کە تێگەڵ کێش هەیە لە نێوان زانستێک و زانستێکی تر و چەند زانستێک پێکەوە چەند دیسیپلینێک پێکەوە چەند ڕەهەندێک پێکەوە ینی هەر بریتی نەبێ لە سینتاکس و سیمانتیکس هەر بریتی نەبێ لە نەحو بەلاغا بریتی بێ لە کۆمەڵێک شتی تر ینی دەلالە مەبەستم کۆمەڵێک سیم پێشنیارەکەم ینی وەکۆی کە ئێمە مەیجر سیمێکن کە توان لە بواری زمان و شتی ترە استفادەیان لێ بکەین وەکو توانرێ بکرێتە ئەمە تایتڵ نین ئەمە تەنها وەکۆڵەی مین تۆپیکن هێدینن وەکو تۆپیک کە توانین لە خەیاڵمان هەبێت چەند دانێک وازانم تقریبا 18 دانن یان ببورن 24 دانن language disorders کێشەکانی زمان باڵێن نەخۆشیە وەکو نەخۆشی وایە وەکو ئەفەیژە کە ستیایەتی لە خواتر speech disorders ئەوانی تر وەکو زمانگرتە وەکو ستەتەرین و پڵەتەرین و ستامەرین و ئەوانە مەسەلەن ئەوانی کە کێشەی زمانگرتیان هەیە ئێمە ڕەبتیان بە زمانەوە هەیە مەتوانین دیراسەیەکە بتوانین بکەین دەبواری ئەو مناڵانەیان ئەو گەنجانەیە ئەو کەسە چەند کەس تەناسید هەر لەوانەیە لەو بنەماڵەی خۆتایان لە بیگ فامیلیە چەند کەسێک بزانی کە speech disorder-یان هەیە باشە بۆچی ئیشیان لەسەر ناکەی بۆ یا هاوکاریان بکەیت تۆزانی speech disorder هەر بە ئەکسەرسایز ئەتوانی بەشێکی زۆر لە گرتەکەی لابێ من هەر بۆ ئەم بوارە پێژنیانم بۆ دوان لە خوێندکارەکانم کرد کاتی خۆی یەکیان لە عەرەبی دوو هاوڕێ یەکیان لە عەرەبییان لە ئینگلیزی توێژنەوە ئەنجامدا هەر زۆر باش ئەمە یەکێکیان ئێستا لە بواری مەشاکلی نوتخە ئیشەکات بۆ زانکۆی تکریت ئۆتروحای دکتۆراکەی لەسەر ئەوەیە سنتەرێکی ئوردونی داوەتیان کردووە بۆ ئوردون چەند مانگێک لەوێ بوو بۆ ئەوەی کە لەسەر ئەوە دەورە ببینێ کە چۆن علاجی نوتق ئەکرێ و ئێستا پەیمانیان پێداوە کە هەم بە زانکۆکەشی هاوکاری ئەکەن کە سنتەرێک کاتەوانێ بۆ علاجی نوتق لە کەرکووک دوای تەواوکردنی ئۆتروحەکەی کە زۆری نەماوە کەواتە ئەبێتە خاوەنی سنتەرێکی خۆی بۆ ئەمە پرۆژەیەکە کە ژیانە گۆڕێکە ژیانی خەڵکە گۆڕێ و بۆ خۆشی زۆر باشە بێتە دەوانەیە یانی ئەگەر زۆر خاکی بێ پێبێ بە ملیۆنێک زۆر متەواضعانە پارە وەربگرێ ئەمە کە ئەگەر بیزنس وایزش بکەینەوەوانەیە کاتوانێ ئەمە بیزنسە کاتە هەیە خۆ لە زمانێکی خۆ لە زمانی عەرەبیە زۆر جار ئێماڵێن لەوانەیە وەڵا زۆر زەرور نییە و هەندێک نەخێر زۆر زەرورە هەر لەسەر علاجی نوتق پێ دەوانێت چەند کەس لەم شارێ خۆمانەوە لە هەولێرەوە لە شارەکانی تەوە بڕوا بۆ لای بۆ چارەسەکردنی کێشەی مناڵەکانی کاتە بەڕێزان ئەمە
بابەتێکە کە بوو بە پرۆژەی تا کەس و بەڕاستی بە خۆشحاڵیەوە زۆر پێم خۆشەکە ئەو پرۆژەیە پێشنیارە بۆ من ئەو پێشنیارە من بۆم کرد بۆ کەسێکی تری بەڕێزکە دکتۆرای لەسەر هێنا و دیسان برێل ئاپس یعنی ئەو ئەپلیکیشنانی کە تایبەتن بە نابینایان کە ڕاستە هەیە زۆر هەیە بەڵام چەندە تۆ بەشداری تایە بۆ کورد بۆ نابینای کورد تۆ چەند ئەپلیکیشنی کە هاوکار بی لە دانانی زمان بۆ ئەوانەی کە نابینان یان ئەوانەی کە تووشی ترژین ئەفەیژە ینی ئەوانەی کە تووشی کێشەی ئەفەیژا بن کە ناتوان قسە بکەن بە باشی کێشیانە لە قسەکردنا بەهۆی جەڵدەوەی دەماخۆ بێ یان بەهۆی حادیسەی سیارەوە یا بەهۆی شتێکەوە بێ چۆن یان تریتن ئۆتیزم ینی ئێمە ڕاستە سنتەری ئۆتیزمەیە بەڵام بەڕاستی چەند گرنگ بوو تۆ پەیمانگایەکە دەبێت بۆ چارەسەرکردن چارەسەری ناڵێم 100% بەڵام لانی کەم dealing with autistic people گرنگیدان بۆ کەسانی کە ئۆتیزمیان هەیە هاتە تو ئەمە زمانە سایکۆلۆژیە بەیۆلۆژیە فیسیۆلۆژیە کۆمەڵەشی ترە یعنی تۆ دی تێکەڵ یەکەی کەکەم میوزیک کە ئارتە لەگەڵیانە بێنە بزانت ئیلا هەموو مرۆڤێک کیەکی هەیە باشە ئەم کەسانی کە ئۆتیستیکن چییە لێو بۆی بڕۆ تریتین دیسلەکسیا مەسەلەوانی کە پیتیان لە تێکەڵە بێ دیسانە بێ چارەسەرێکە بێ چارەسەریش ینی لانی کەم dealing with it هەیە باشە تۆ بۆ بەکاری نانی لە بقع جوگرافیەکەی خۆت لەم منطقەیە بۆ توێژ ناکەی بۆ ئەو کەسانی دیسلەکسیان هەیە دیسلەکسیان هەیە لە کوردستان کە داتامان نییە داتامان تۆ داتا دروستکە خۆ زۆر نین ئەو کلینیکانێکی کە ئەو کەسانە وەرەگرن چۆ بگەڕێت خۆیان کەروانێت ئەو نەخۆشانی کە دێن ژمارەیان توانێت ئیشان لەگەڵ کە بزانە خەڵکێک لە درۆچی کرۆ کۆلابۆریشنکە لەگەڵ توێژەرێکی دەرەکیە بە یەکەوە ئیشە بکەن for good تا ماوە تۆ ناوتەمێنێتەوانێ تا هەمیشە تۆ ناوتەمێنێتەوانێت کە تۆ کەسێک بووی ئەو چارەسەرە پێشنیار کردووە language and diets خەڵکێکی زۆر ئەمڕۆ گرنگیەدا بەدایەت و بەڕێچوون بە خۆدا بزاندن باشە ئەمە ڕەبتی هەیە بە زمانەوە شێوازی یعنی بیرکردنەوەی کەسەکان شێوازی بیرکردنەوەی وە شێوازی دەربڕینیان و شێوازی ڕاهێنانی ئەو کەسانە و باو بڕوا ینی قەناعەت پێکردنیان کە چۆن کەسێکی زۆر هەیە زۆر بەخۆیە پێویستی بەوەی زۆر ئۆڤەروەیت پێویستە ینی لوزی ویت کە باشە کێشدا بەزاندن لەوانەیە گوێ لە هەر کەسێک نەگرێت بەس کەسێکە بزانێ بە جوانی قسەی لەگەڵا بکە قەناعەتی پێبێنێت باشە تۆ بۆ ئەو کەسانی دوای هەر خۆت ئیشەکە لەگەڵ ڕاوێژکارێکی ترا لەو بوارە هەر زۆر سوود ئەبینی و باماشەوە لانگویژ بیزنس بابەتی زمانی بیزنس و زمانی کۆمێرشەڵز و زمانی ئەمانە کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە ئێمە زۆر جار فرامۆشمان کردووە کە ئەمە بۆ خۆی بەحرێکە بەڕاستی ئەمە ئەوەیە کە بەگەڵێ mother of all ینی چونکە ئەمە لێرە کە تردا سەرکەوتوو بێتوانی بیزنس دامەزرێن ئەگەر بە پرۆژەی تاکەس بیکەین نەک هەر لە کۆڵیکەیتەوانێت بۆ هەمان شێوە language and diplomacy ئێمە دیپلۆماسیەتمانەیە باشە زمان و دیپلۆماسی چەنە پەیوەندیانە بەیەکۆ کە چەنە گرنگە لەسەر ئیشکردن یا زمان و سیاست یا زمان و تاوانناسی فۆرنزیک لینگویستیکس و ئەم بوارانەی تر بەڵام ڕەبتی کەین وەکو پرۆژە ئێمە تەرحیکەین سبێنێ ڕاوێژکاری پێشکەشکەین ئێمە لە دادگاکانە ینی توانین ڕۆڵمانەوێ language and sports مەسەلەی وەرزش language and sketching مەسەلەی وێنە کێشان مەسەل ئەمانە هەمووی بواری گرنگن language and caretaking بەڕێزان caretaking مەسەلەی با بڵێن دایەنی کردن ینی بوارێکی زۆر دەوڵەمەندە بۆ ئیشکردن تایە بوارێکە هەر کەسێک توێژنەوەی تیا بکە زۆر لەوانەی تر زیاتر سوودەگەیەنێ و سوودیش وەرەگرێت هەر بوارێکی شتێکی زۆر بەسیط چەند کەسەیە لەم شارەی ئێمە یا لە کوردستان بە شێوەیەکی گشتی کە خەڵکێکی هەیە کە با بڵێن تەمەنێکی زۆری کردووە لە ماڵەوە کەسەکە لەوانەیە دەوڵەمەندیش بێت بنە ماڵەکە تااقەتیان نییە وەکو پێویست گرنگی پێ بدەن و ناشانێ بێ خەنەخانەی ساڵە چوار باشە تۆ بۆچی ئامادەنی فێر ببیت خۆت لەسەرەوە ڕابێنی توێژنەوە کردووارە بزانین چۆن ئەتوانی تیمێک دروستکەی گروپێک دروستکەی کۆمپانیەک دروستکەی سنتەرێک دروستکەی کە بە سرویسەکە و دیلیڤەریکەی بۆ ناو ماڵەکانیان بچی لە ماڵەوە هەر ڕۆژی 1 سەعات دانی بزانی ئەو فیا عمری ئەو کەسان چی پێویستە قسەی لەگەڵا بکە لەگەڵی دانیشێ لەو جۆرەی بۆ دابینکەی و هەدەفەکە و تەنابێتی نەبێت سەعاتی بە $50 بێ هەدەفەکە بریتی بێ لەوەی کە پەیامێکی مرۆییت هەبێ لەو کاتیشە لەگەڵ پەیامە مرۆیەکە بە هەمان شێوە تۆ سوودێکی
باش ئەگەیەنی بەو کەسە باماشەوە لە لانگویج ئەند تەکنۆلۆژی لەگەڵ ینی زمان و تەکنۆلۆژی ئەم بابەتێکی زۆر گرنگە و توێژنی زۆری لەسەر کراوە بەڵام گرنگە ئەم بابەتە گرنگی زیاتری پێ بدرێ بە تایبەتی ئەوەندەی پەیوەستە بە بواری تەکنۆلۆژیا و بواری بۆ نمونە لەگە خاڵی دوای ئەوە کە بریتێ لانگویج ئۆف ڕۆبۆتس ئەمەش دیسانەوە گرنگیەکی زۆری هەیە کە ئێمە زۆر جار بیرمانەچێ با بڵێن خەڵکانێکان با بڵێن لە بواری با بڵێن ڕۆبۆت لەسەر ڕۆبۆت ئیشەکەن لەسەر ڕۆبۆتێکی دیاریکراویشەکەن ئێمە چۆن ئەتوانین لە کوردستانە ئەو سنتەرانی کە با بڵێن گەبیانی ڕۆبۆتێک بەکاربێنن ئێستا لە دەرەوە من لە چەند شوێنێک بینیمە بەڕاستی هەرگیز کە کارەبایەکان ڕۆبۆتن باشە تۆ چۆن ئەتوانی ئینسێرتی ینی ڕۆبۆتیک سیستمی بکەیتە ناو ئامێرێک لە کوردستان کە بتانی بە کوردی ئاخاوتین لەگەڵ ئەنجام بدەیت و بتانی پێی بڵێ کە چۆن ئەم بابڵێن ئەم ڕۆبۆتە بتوانێت بە کوردی گوێ بگرێەوە بە کوردی سەبکە ئەمەش ڕەبتی بەوە هەیە کە چۆن کۆرپۆس داتای کوردی بکرێتە ناو ئەو دیڤایسە چۆن ئینسێت کرێت ناو ئەو دیڤایسە و سوودی لێ ببین بێ خاڵی تر زۆرن بەڕێز لانگویج ئەند سمارت هاوس یا سمارت هۆم کە ئەمەش بوارێکی دیکەی گرنگە کە پێویست دەکات ئێمە سوودی لێ ببینین لانگویج ئەند سمارت هۆم لەگەڵ لانگویج ئەند جێندەر بابەتی مەسەر سمارت هۆم ئەوەی کە مەسەر خانی زیرەک تۆ چۆن توانی سیستمێک سێتەپ بکەی بە کوردی یا بە عەرەبی لەسەر ئەوەی کە خانوویەکە زیرەک بێت ینی گوێی لێبێت کە تۆ بڵێ گڵۆبەکە کوژێتەوانێ نازانم چی ئیش پێ بکات لەبەرەوە ئەمانە زۆر گرنگن و لانگویج ئەند جێندەر لەسەر بابەتی لانگویج و جێندەر لەسەر لانگویج ئەند سیڤیک موبیلایزیشن بەسەری زمان و جێندەر کە دیسانەوە بوارێکی زۆر گرنگە کە بێت ئەچێتوانێ خانەی جوڵە بزاوی کۆمەڵایەتی لەگەڵ خاڵی دوای ئەوە لانگویج ئەند سیڤیک موبیلایزیشن ئەمانە توێژنەوەتیانە زۆر گرنگیان ئەبێ بۆ ڕێکخراوە نێودوڵەتیەکان و لە هەمان کاتە بۆ کۆمەلگای خۆت و بیتە خاوەنی کەسێک لەوانین سێتوانین سنتەرێک راوێشەکەێتەوە پرۆژەت هەبێ لەم بوارە ئێمە زۆر جار کێشەمان بۆ لە مەسەرەی جەندەرەکانە کە لە بەیەکا کێشراون دژایەتیان لە بێنا دروستکراوە لە کاتێکا کە پێویستەکان دوانە وەکو تەواوکەر یەکتری بناسیێنێن لانگویج ئەند ئیندیپێندنس مەوسوعی زمان و سەربەخۆیی زمان و ستاندارد ئەمانە کە بابەتی گرنگە ڕەنگەستواتە وەکو پرۆژێک بێنێتوانێەوە سوودیە بێ بۆ لەسەر ئاستی کۆمەڵایەت لەسەر ئاستی نەتەوەی لەسەر ئاستی وەتانی هەمووی سوودی هەبێ لانگویج ئەند ئارتیفاکتس مەوزوعی زمان و ئارتیفاکت بە عام ئەو شتانی کە مرۆڤەکان بەکارهێنن لەگەڵ خۆیانە وەکو کاڵاکانیان وەکو جلوبەرگەکان و پۆشاکەکانیان وەکو هەشتێکی دیکە ئەوانە گرنگن و لانگویج ئەند میلیتری تەرمز بابەتی زمان و سەربازی تۆ بتوانین لەسەر بواری سەربازی ئیشکەی یعنی لەسەر ئەو تێرم و زاراوانی کە لە ئیش بابەتی سەربازیەکانە بەکارهێنرێن لە ناو پێشهێزەکانی پێشمەرگە یا لە ناو هێزەکانی دیکە تۆ ئەمە توانین توێژنەوەیکی لەسەر بکەی کە ئەمە گرنگی خۆی هەیە تۆ توانین سێنێ لە ڕاهێنانەکانە بەشدار بیت توانین تۆ سنتەرێکی تایبەتە دەبێ بە ڕاهێنان لە بوارێکی دیاریکراوە ئەگەر بیرتان بێ فیلمێک هەیە ناوی ئەکتەرەکەم لەبیر نەماوە کە گرنگی ئەدا بەس فۆکەسی لەسەر ئەوەیە کە چۆن لە ڕێگەی درامەکانی لەڕێی شانۆکانی شێکسپیرەوە هێزیەکانی ئەمریکا ڕائێنێ لەسەر ئەوەی کە هەم وریان بەرز بێ و هەم ڕێز لە یەکتیش بگرن کە شتێکی زۆر جوانە یەکەم جار ڕێز لە مامۆستاکە ناگرێت بەس ئەو فێریانەکە کە ڕێز لە خۆشیان لە یەکتیش بگرن و باماشەوە زمان و میدیا کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە دیسان تۆ بتوانین لەو لەڕێی ئەمەوە سوێنێ لە بابلن ناوەندێکی گەورەی میدیایی هەبێ یا ناوەندی کە ڕۆژنامە نووسیت هەبێ بۆ خۆت و زمان و ریلیژن زمان و ئاین کە ئەمەش دیسانەوە گرنگن ئەمانە وەکو پرۆژە هەت بن تۆ بتوانین کۆڕانکای دروستکە ئێستا خەڵک پێویستی بۆیە زیاتر پێکە و ئاشتیانە بشکی ئاشتیانە پێکەوە بژی بۆیە ینی ئەو سنوورە تێپەڕێنێکە بۆ نمونە لە خۆیەوە دروستی کردەوە ئازانێک ئەگەر پابند بێ بە ئاینێکی دیاریکراوە بێ لەگە ئاینەکانی تررا لە هارمۆنیانە بێت کە خۆی بە پێچەوانێگە تۆ مسلمانێکی باش بێت لەگە هەموو کەسێکە زۆر باش بیت و بۆ هەماشەوە بۆ شوێنکەوتانی ئاین و ئاینزەکانی دیکە بەرەو کۆتایی پرزنتیشنەکەم بچم بەڕێزان وەکو خاڵێکی تر هەر وەکۆی کە عەرزم کردن کە ئێمە بتوانین زمان بەسینەوە بە شتێکی دیکەوە ئەگەر هەر تەنها ئەمە کەمەی خۆم نییە فیگەرە وەرم بتووە ئەگەر تێبینی بکەن ئێمە لێرە 6 حەقلمانەیە کە
بە قەناعەتی تەواوی من وە لێرەش لەما خۆشبەختانەوە هاتووە کە پراگماتیکس ئەسڵەن هەر لینگویستیکس نییە بە تەنها بەڵکو پارت لە لینگویستیکسە بۆیە لە دەرەوەی ئەم بۆکسەکە دایناوە ئەگەر تێبینی فەرموون جەنابتان فۆنێتیکس و فۆنۆلۆژی مۆرفۆلۆژی سینتاکس لێکسیکۆلۆژی لەگەڵ سیمانتیکس کە لێکسیکۆلۆژی لە نێوانی مۆرفۆلۆژی و سیمانتیکسا زۆرجار لەو نێواندەدایە بەڕێزان ئەمانە بۆکسەکەن یەنە دەرەوەی بۆکسەکە لە think out of the box یعنی دیکردنەوە دەرەوەی بۆکسە ئەگەر بین بەس توێژینەوەکەمەوە ئەمانە بێت بەس توێژینەوەی فۆنێتیکسکەین بە تەنها خۆی هیچ باوەڕ ناکەم زۆر گرنگ ینی گرنگە وەکوەوەی کە ئەگەر لێمان زیاد بوو ساچورێتمان کرد لە بوارەکانی ترا بێن ئەمەشمان هەبێ بەڵام ئەمە ئەوانی ترمان زۆر پێویستە لێرە بۆ فۆکەسکردن سەکەمدانەیە بۆیە بەڕێزان ئەگەر بین لە دەرەوە ئێمە فۆنێتیکس بەسینەوانێ بە بایۆلۆژی و بە فیسیۆلۆژیەوە چەند گرنگە عیلاجی نوتقی پێەکەین عیلاجی نوتقی پێەکەین کێشەکانی لانگویج دیسۆردەر و لانگویج ڤایۆلنت سپیچ دیسۆردەری پێەکەین بۆیە کاتە pragmatics and the use of language تێکا لێرە comparative linguistics لێرە typological linguistics و aerial linguistics ئەوانەی تا ئەمە تا ڕادەیەک هە لە دیسان نزیکە لە linguisticsەوە دواتر دێین بە دەوریا بازنەیەکی ترمان هەیە ئەم بازنەیە کۆمەڵێک ساینسی ترە کۆمەڵێک زانستی ترە هەر هەمویان بە شێوەکان ڕەبتن بە زمانەوە یعنی partly language partly something else یعنی بەشێکی زمانە و بەشێکی شتێکی دیکەیە ئەمانی تر کە دەوریان داون چین شتەکانی دین ینی زانستەکانی دین بۆ نمونە فەلسەفەیە سۆسیۆلۆژیە ئەنترۆپۆلۆژیە هیومن ئیڤۆلیوشنە مثلا کامپیوتەر ساینسە ئیدوکیشنە سایکۆلۆژی و تا هەمووانی دیکە هەمویان لەگەڵ لانگویجە لەلایەکێ لەمانویەکەکردنەوەی پێم وایە حیفە ئەگەر ئێمە توێژینەوە ئەنجام بدەین لەم بازنەیانە بێ کە ڕەبتی نێوان یەکێ لەم زانستان ناکاتەوە بە زمان حەقە لەمانە بێ وە بچینە ناو وردەکاریەوە وە بچینە ناو بکەین بە پرۆژەیەک هەر یەکێکمان توێژنەیەک دەبوارە پرۆژەیەک بێ بۆ چارەسەرکردنی کێشەیەک بەڵام پرۆژەی خۆمان بێ بۆ چارەسەرکردنی کێشەیەک بیکەین بە پرۆژە دواتر ئەڵێن توێژینەوەمان کردەوە ئەنجامە و ئەنجامەکەی ئەو بۆیە بڕیارماندا بۆمە گروپێکی وا دروستکەین دەستەیەکی وا دروستکەین کە ئەمڕۆ ئێستا ڕاستی خەڵک هەر کەسە هیچی ژیرە نازانێن گروپ دروستەکە و شتێکیش بە شتێکە ئێ باش ئێمە بۆ نەتوانین کە ئەتوانین باگراوند دەزانستەکەشی شی بکەینەوانێ ئەنجابین چارێک ئەنجام بدەین بەڵام پێشەوەی بڕیار بدەین ئەم چوار شتەمان بیر نەچێت زەحمەت نەبێ زۆر گرنگە نید ئەسێسمنتمان هەبێ نید ئەسێسمنت جەنابتان ئەزانن واتە ئێمە بین تەقیم یان بڵێن هەسەنگاندنی بکەین بۆ پێداویستەکانی کۆمەلگا چی پێویستە ئێمە ئێستا کێشەی چیمان هەیە ئەو کۆمەڵێک با بڵێن ئەو 24 بواری کە خستمە خزمەتان هیچیکە زۆرن بیکەینەوانێ ئەگەر بەتەنیا بیرەکەیتەوانێ ئەکرێ برینستۆرمینەکەن لەگەڵ چەند هاوڕێیەکتا ئەسڵی دینیەکەن ئەکرێ بە یەکەوە ڕێبکەون لەسەر چەند فکرەیەک کە یان چەند بابەتێک کە گرنگن لە کۆمەلگا ئێستا نیدە سێسمێنتە و لە هەمان کاتا لەسەر ئەساسی گەیشتەوەی کە ئەم شتانە زەڕۆرن لێستا توێژنەوە لەسەر ئەنجام بدرێ و کە ئەمەت کرد ئەوجا بێ ریزبەندیان کە 1 2 3 4 گرنگترینیان لە ژمارەیەکدا بێت دوای ئەو دوای ئەو زانە کامیان پێکرێ وەرە بۆ خاڵی دووەم ئێریا ئۆف ئینترست ئایا لەم 5 شتە زۆر پێویستەی کۆمەلگا کامیان تۆ ئینترست بۆ هەیە توانی بڵێ تەنها دووەم و یەکەم یا یەکەم و چوارم ئینترستم بۆ هەیە بەڵام ریسۆرسز ئایا سەرچاوە لەسەری دەستەکەوێت ئەگەر سەرچاوە لەسەری دەستکەوت ئەوە فەبیها زۆر باش سەرچاوە دەست نەکەوت لەوانەیە بەس لە یەکەمە هەبێ بەس لە چوارەم هەبێ بچووە چوارم قەیناکە یەکەم جارێ سەسپێندکە سەرچاوە سەرچاوە حساب کە جەنابەت هەموو ئینتەرنێت سەرچاوەیەکە بۆ تۆ سەفەرکردن بۆ وڵاتێکی تر سەرچاوەیەک بۆ تۆ ینی پەیوەندیکردن لەگەڵ کەسێکی ترا ڕێ ئیمەیلەوە سەرچاوەیەکە بۆ تۆ ئەوجا چەند ئۆریجیناڵە چەند نەکراوە ئیشە خەڵکێکی تر نەیکردووە پێشتر تۆ هەربێیت قسەی ئەو کۆ دووبارەکەی توانێ وەڵا قەیناکە چەند جار خوێنکار پرسیارەکە مامۆستا توێژینەوەیەکەی هەمان تایتلەکە زۆر نزیکە دەی فڵان بەڵام من لە بوارێکی ترۆ بۆیەچم خۆڕێکە پێدراوە بەڵێ ڕێگە پێدراوە بەس تۆ ئەوە ڕێک پێ ئەوەترێ ئەضعف الئیمان یعنی لاواستنی شتێ هەڵبژاردووە یعنی ئەو هەموو شتە گرنگە هەیە تۆ مەجال نەما ئیلا ئەمە نەوێت کە کەسێکی تر پێشتر توێژین ئەنجام داوە و ئۆریژیناڵەتەکەی کوشتووە تۆ بەس بێ ئەو بە ئەپرۆچی فلان ڕۆژە بۆ ئەپرۆچی ئەمڕۆی باشە ئەوش خراپ نییە بەڵام
هەر ئەچێتەوە خاڵی یەکەم کە بۆ ئۆتۆریتی تەواو کردووە و تەنها لەبەرەوەیە کە ڕیکوایرمنتێکە نابێت لە پرۆژەی تۆ کاتە بێ ئۆریژنال بێ بۆی بێتە پرۆژەی تۆی بەڕێز بە من لێرەدا دێمە کۆتایی بابەتەکەم وە زۆر زۆر ڕێزم هەیە بۆ ئێوەی بەڕێز 45 خولەکە کار دکتۆر ئیمدادیان بخوا لەم لانەدا باش بوو زۆر ئەترسام لێ و هەر بم بڕی خۆش بێ زۆر زۆر کاک دکتۆر ڕەوف بەڕاستی بابەتەکە هەم سەرنجڕاکێش بوو هەم شتی نوێی تدا بۆ پێشنیازەکانی کە کردت کاراسانی ئەکیدم زۆر دەکا بۆ ئەو بەڕێزانەی کە لەگەڵمانن ڕەنگە یان لە مەرحەلەی بیرکردنەوەن لە نووسینی توێژینەوە یان ئەجەنامەی ماستەر بێ یان تێزی دکتۆرا بێ یان هەر توێژینەوەیکی کەسی خۆت بێ بەڕاستی من بۆ خۆم زۆر سوودم لێ وەرگرت ئینشاڵڵا بەڕێزانش سوودیان وەرگرتووە ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە پێشەوەی دەرگای گفتوگۆ بکەینەوە 6 بەڕێز دەستیان بەرز کردوتەوە دەستخۆشیت بۆ هاتووە دەستت خۆش بێ وەکو گوتمان هەموو سێشنەکە تۆمار دەکەین دوایی بۆتان دەنێرین بەڕێزان کاک دکتۆر بە شێوەیەکی گشتی من هاوڕام لەگەڵ جەنابەت کە ئەو توێژینەوانەی بەداخەوە ئێستا ئەنجام دەدرێنیان پێشتر ئەنجام دراون زۆربەی لە کتێبخانەکان تا ڕادەیەکی زۆر کەوتون بەبێ ئەوەی سوودیان لێ ببیندرێ سوودەکەش ڕەنگە هەمەلایەن بێ یان هۆکارەکانی هەمەلایەن بێن بەشێکی دەگەڕێتەوە بۆ توێژەر خۆی کە ڕەنگە لەو بابەتەی هەڵی بژاردووە وەکو پێویست نەبووە ئەو بابەتەی هەڵی بژارد بووە کە لێنێک پڕ ناکاتەوە کێشەیەک چارەسەر ناکە پرسیارێک وەڵام ناداتەوە بەڵام بەشێکی تری دەگەڕێتەوە بۆ زانکۆ و دەستگا حکوومیەکان بۆ نمونە چەندین توێژینەوەی زۆر باش کراون کە ئەنجامەکانی زۆر پراکتیچین کە ئەنجامەکان و پێشنیاز و ڕاستپاردەکانیان زۆر یعنی پراکتیچی و کرددارین دەتوانن جێبەجێ بکرێن بەڵام وەزارەتی وەکو پەروەەردە یان وەزارەتی وەکو خوێنی باڵا یان زانکۆ و سنتەرەکان ڕەنگە وەکو پێویست ئاوریان لێ نەداوەتەوە بەڕاستی چونکە نابێ ئەو لایەنەش لەبیر بکەین کە تۆ توێژینەوەیەک دەکەی ئەتۆ ئەوەی لەسەرتە ئەنجامی دەدەی بەڵام گرنگە ئەوانیش بەدوادا چون بکەن من نازانم تا چەند وەزارەتی پەروەەردە دەستی دەگا بەو نامە ماستەر و دکتۆرا و ئەو توێژنەوانی کە لە زانکۆکان ئەنجام دەدرێت یان وەزارەتی خوێندنی باڵا کە ئەگەر هەر هیچ نەبێ ئەگەر 10% سوودی هەبێ ئایا لەو 10% چەند سوودی لێ وەرگیراوە ئایا کەسێک هەیە خەمخۆر بێ کەسێک هەیە بەدوادا چون بکە بۆ ئەو ئەنجام و دۆزینەوە و پێشنیاز و ڕاستپاردنی کە دەکرێنیانە ینی با هەمووی نەخینە سەر توێژەرەکەمە بەستمەوە بۆ بەس ئەو خاڵە ڕوون بکەمەوە دەزانم تۆش ڕەنگە هەر لەگەڵ ئەوەی کە هەموو توێژەر نییە بەشێکی توێژەرە لە کاتی هەڵبژاردن بەشێکیش بەداخەوە دەڵێن ئەوە خۆشمان دەگرێتەوە ڕەنگە سەرپەرشتیارە بەڕێزەکان بن ڕەنگە تەڵەبەکە زۆر زۆر توانای هەبێ زۆر زۆر تمۆحیشی هەبێ بەڵام ڕەنگە سەرپەرشتیارەکە بە ناڕاستەوە خۆ من ناڵێم بە ئەنقەست من دەڵێم بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ ڕەنگە وەکو پێویست هاوکاری نەبێ یان وەکو پێویست ڕێنیشاندەری نەبێ بۆ ئەوی بچێ بەرەو کارێکی باش بەس ئەوەندە زیادەم هەبوو هەندێک بەڕێز وەردەگرم دوایی کاک دکتۆر ڕەوف ئەگەر لای خۆت دەینووسی یەکێک وەڵامیان بدەیەوە باشە یەکێک بێ یان دوودانە سێدانە وەردەگرین دوایی وەردەکەین لای من ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە دیارن بەڕێزان زانیم یەکەم کەس کاک هێمن محەممەد دەستی بەرز کردەوە دوایی کاک عەلی جەبار بوو دوایی مامۆستا سامان حازم بوو ئەو سێ وەردەگرم دوای ئەوانەتر یەکدانە پێدادێن ئەو سێ پرسیارە وەردەگرین کاک هێمن مایکەکەت بکەوە بپرسە ئەگەر تکایە هاوکاری هاوڕێیانتان بن بە کورتی بێ زۆر باشە بفەرمو کاک هێمن فەرمو هێمن محەممەد مایکت کراوەتەوە کاک هێمن بفەرمو کاک هێمن جێت لێمانە زۆر باشە ئەو بزانم 3000 فرسەتمدا ئەگەر دوای ویستت قسە بکەوە کێشە نیە مامۆستا کاک عەلی جەبار ئێستا ئەنمیوت بکە و قسە بکە فەرموو مایکت نەکراوەتەوە کاک عەلی ئێستا فەرموو خۆش بێ دەستخۆشی بۆ دکتۆرەکەم بابەتێکی زۆر جوان و زۆر باش بوو بەڵام من یەک پرسیارێک و تێبینیەکەم هەیە ئایا ئەو سیستەمێک لە هەرێمی کوردستانە
توێژینەوەی تیاکرێ یان هەر بەحثێکی تیاکرێ بۆ تەلەبەیە کە لە زانکۆیە سیستەمی تێرنەتن ئاکتیڤە، چونکە لە وڵاتانی دەرەوە پێم وابێ سیستەمی تێرنەتن هەیە کە ئەمەوا لە خوێنکارەکەیەوە لە تەلەبەکە بابەتی تەقلیدی نێنێ و نەقڵ زۆر نەکات. ئەم سیستەمی تێرنەتنە هەر کەسێک کە پرۆژەکەی یا توێژینەوەکەی حازرەکات ڕۆژی سەبمیشن کاتی سەبمیتی فایلەکە ئەکا ئەگەر بێت و نەقلی زۆر تیابێ ئەبێتەوە هۆی ئەوەی کە ڕەڤز بکرێتەوە. ئەمە پێم وابێ باشترین ڕێگایە بۆ ئەوەی کە شێوەی نەقل زۆر نەبێ و ریسێرچ و توێژینەوەی تەقلیدی زۆر نەبێ. من ئەوە پرسیارەکەم بوو و پێشنیارەکەم ئەگەر نەبێتیش ئەوە بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە کۆمەڵێک زانکۆی ئەهلی هەیەە ئیتر نازانم تا ڕادەیەک زانکۆ حکوومیەکان هەیەیانە و دکتۆر خۆشی ڕوونکردنەوەی لەسەرەوە بدا سپاسانەکەم. دەست خۆش زۆر سپاس. مامۆستا حازمیش وەردەگرم. مامۆستا سامان حازم عەفوەن. مامۆستا سامان حازم تەسەووڕ دەکەم لە دەرەوەی وڵاتە لەگەڵمانە. مامۆستا سامان بفەرموو. مایکەکەت بکەوە مامۆستا سامان ئێستا فەرموو. سلام علیکم، شەوتان باش و هیوای سەرکەوتن بە هەموو لایەک دەخوازم و دەستخۆشی لە کاک دکتۆر ڕەوفی دەکەم. بەڵێ کاک دکتۆر من لە دەرەوەی وڵاتم. ئەوەی ڕاستی کاک دکتۆر بە بیر و ڕای من لایەنی سەرەکی لەم بابەتەیە کە نووسینی لێکۆڵینەوە یاخود توێژینەوەکان ئەوە لایەنی پەیوەندیدارە، چ لە لایەنی وەزارەتی خوێندنی باڵا، چ لە وەزارەتی پەروەردە وەزارەتەکانی تر. ئەوەی کە من دەیبینم لە دوای وانە لایەنی هەرە سەرەکی سەرپەرشتیاران بەڕاستی یان لەگەڵ ڕێز ببورن ئەوە ڕاستیەکی تاڵەکە دەیدەین سەرپەرشتیاری قوتابیەکان یا خوێندکارەکانی ماستەر و دکتۆران. من کە ئێستا لە دەرەوەی وڵاتم منەیەک دەینمەوە چەندە کاتشتان نەگرم. تەمانە ئەو مامۆستا بەڕێزەی پێشتر باسی کرد کاتی دەگەیە قۆناغی نووسینی تێز یا خودنامەی ماستەر. تەمەن لای ئێمە خوێنی ماستەر هەر تێزە لە وڵاتی ئەم ئێستا لە ئێمە هەر تێز نووسینی تێزە. ئێستا من لە مانجی هەشتەوە تێزی خۆم تەواو کرد، هەتا مانجی 12 سەرپەرشتیار وەڵامی من نەدایتەوە. تەمەن لەگەرم دادەنیشی چت کردیە پرۆژەکەت چییە، گەیشتە چ ئەنجامێک، لایەنی باشی چێ و لایەنی خراپی چێ لەوانە. تەمەن مناقەشەی یەکەمم کرد، مناقەشەی یەکەم ڕەفزم وەرگرت. ڕەفزەکە چۆن بوو؟ یعنی تەرقیت قەید ناکری، واتە دەرناکری، مۆڵەتت دەدەنێت لە ماوەی ئەو 3 مانگەی پرۆژەکەی خۆ چا دەکەی و هەمووی بە دروستی و بەڕێک پێشی دیسان تەقدیمی زانکۆی دەکەوە، تەقدیمی لیژنەکەی دەکەوە، دیسان دووبارە مناقەشەت دەکەنەوە. بەڵام لای خۆمان ئەو شتە نییە. لە هەرێمەکەی خۆمان یەکجار مناقەشە دەکرێت وەرگیرا بەکەم و کوڕیەوە بە چاکردنەوە بۆ شتانەوە. هەتاکو ئێستاکە زۆربەی مامۆستایەکانی زانکۆمان سەرپەرشتیارەکانمان ئەو توێژیناوانەی لایەن قوتابی و تەنانەت لەلایەن خۆشیانەوە کە ئەنجامدرابی هیچ دەستکەوتێکی نەبووە. کا دەستکەوت تەنها کە کاک دکتۆر ڕەو نمونەی هیناوە، ئەو نمونەیە بەڕاستی وەکو نوکە دەرزێکە لە بەحرێ، یعنی هیچ شتێک وانە لە هەموو دنیا. ئێستا بۆ نمونە باسی کۆڤید-19 بکەین، دکتۆرەکان دەستیان تێدایە، تەمەن دکتۆرە بەڕێزەکانی زانکۆکانە و لایەنی پەیوەندیدارە دەستیان تێدایە لە دروستکردنی ئەو ڤاکسینە و دۆزینەوەی ئەو ڤاکسینە یا خود خوێندکارەکانی هەمان شتان. بەڵام لای ئەمن وای دەبینم زۆربەی زۆری کەم تەرخیمی لە مامۆستایانی زانکۆ و سەرپەرشتیارەکانە بەڕاستی گرنگی بۆم بابەتە نادەن. تەمەن لەلایمە بوویتە پێویستی دەرچوون، نەبوویتە پێویستیەکی پرۆژەیەکەوا بەکاری بینن بۆ بەرەو پێشچوونی وڵاتەکەمان. بەداخۆ من دەخواست گەلێک سوپاس بۆنگۆ سوپاس بۆ کاک دکتۆری جوای سەرکەوتتانەوە دەخوازم. زۆر سپاس، زۆر سپاس. کاک دکتۆر ڕەف ئەگەر ئەو دوو پرسیارە وەڵام بدەیەوە، پرسیارێکیش لە چات هاتووە کە دەڵێ پەیام عەزیز دەڵێ کاک دکتۆر باسی ناوهێنانی قوتابیانی کرد لەو ئەوانەی لە ریسێرچ بەشدارن، ئایا دەتوانێت ڕوونکردنەوە زیاتر بدەیت لە چ بەشێک ناویان بهێنرێ باشە، بە چ ستایلێک بێ ئەو چ کاتێک باشە باز بکرێت. ئێستا بۆ 3 پرسیار ئەگەر ئەو 3 پرسیارە بە کوتی وەڵام دێەوە دوایی 3 کەسی تر وەردەگرین. بفەرمووین کاک دکتۆر. سەرچاو زۆر سپاس بۆ دنیاتان، زۆر سپاس بۆ بەڕێزانش. سەبەر بەڕێز مامۆستا عەلی بە دڵنیاییەوە بەرنامەی TNT یا بەرنامەی گرامەرلی یان بەرنامەکانی تر یعنی زۆر گرنگن کە بەکارێنرێ بۆ ئەوەی کە چێکی پلەیجەریزم بکەین و گرنگە کە زانکۆکان هەیان بێ. ئەوەی کە بە خۆشحاڵیەوە زۆری لە زانکۆکان هەیان ئێستا بۆ لە زانکۆی کە شەبەدانی مرۆڤین بەکاری ئەهێنین بۆ چێکی توێژینەوە. بەڵام لە ڕاستیدا
گرفتێک هێشتا هەیە ئەویش ئەوەیە کە ئێستا خەڵک ینی بەداخەوەندێک لە توێژەر و جاری وایە خوێندکارێکی زانکۆی وەک پێویست لە گرنگی توێژینەوە یا لە گرنگی ئەسایمنتەکانی کە سەرەتایە کە بۆ ئامادەبوون بۆی توێژینەوە بکە ئەچێت توێژینەوە لە دەرەوە ئەکڕێ ئەم توێژنەوە کە ئەکرێت لە شوێنێکە لە بابلێن لە نووسنگەیەکە لە شوێنێکە لە چەند کەسێک بۆی ئەنووسن بە چەند دۆلارێک یا بە چەند هەزار دینارێک بۆی ئەنووسن ئەڵێ پلەیجەریزمەکەی سفر بێ ینی بە جۆرێک بۆ ئەنووسێ کە پلەیجەریزمی تیان نییە جل بەڕادان بە دووری نوێ بەڕادانە لە بەو جۆرە بێ تەسلیمەکە لە مامۆستا پلەیجەریزمی سفر چۆن دەرەجەم نێنەوەڵم با بگەن ئەوە لەگەڵ توایەک ناگرێتەوەوانە بە دانیشتن سێ دەسەرکردنەوە لە بیخێنەوەوانێ کە حونجەیەکەی من چی بکەم کەواتە ئەمەش هەیە هەرچەند ئەمە هەموو ئەمە زۆرینە نییە بەڵام لەم دۆخە بەداخەوە ئەوەش وەک پێویست کاریگەری نییە بۆ لەبەرەوەی ڕەتی بە ئیدوکیشن باگراوندەوەی ڕەتی بۆ یەکە ئێمە لە چەندە لە خوارەوە لە سەرەتاوە ئێمام کەسەمان ڕایەنەوە لەسەر گرنگیدان بە توێژینەوەکانی کە بڵێن توێژینەوە تەنها بریتینە لە کە چەند شتێک ئامادەکەیت و مامۆسای بەڕازیکردی دەرەجەبێنی بەڵکو بێتەوەی کە بێتە خەون و خولیایەک و ئەنجامی بدەیت قسەی بچووک ئەوە کللتورە بەڵێ جایتر گرنگە بەڵام هەیە لە زانکۆکان هەیە لە گۆڤارەکان هەیە بەکاری دێنن لایەنە باشەکەشی هەیە بە باشیش بەکاردێنێت بەڵام ئەو لایەنە نێگەتیڤەشی بۆ پەیدا بووە بەداخەوە بەڵێ من خوێندکاریشمە بۆ توێژینەوەی کردووە چەندەهام هەبووە توێژینەوەیان کردووە بڵێن ئەسایمەنتیان نووسیوە هاتووە تەسلیمی کرۆ لە مامۆستا وەڵی چێکیشم کرۆ لە پلەیجەریزم نازانم چەندی تایە بەس بەڕاستی سەن ساعت دەیجیایەتمەکەیان سەدادە ئەوە ئەندۆکیومنتد ئینفۆرمێشن حسابەکەین خەی ناکە بەڵام بە شەرتی هەڵێ ئاوا دانیشە لە دانیشە مناقشە دەگەڵاکەم کە منم بابەتە خۆم نووسیمە و بە دڵنیایەوە لەوەش ینی توانم بڵم چۆن لەوە چەند کەیسێک هەیە بەڵام بەدەیان تر هەیە لەو وایترا کە وەکو جەنابی مامۆستا فەرموویت کە گرنگە ئەم بەرنامانە بەکاربێنرێ بۆ شێکین بەنسبەتی جەنابی مامۆستا سامان بەدڵنیاییەوە هاوڕە کە سەرپەرشتیار دوای دەسەڵات کە باڵێن دوای جامیعەکەڵێ سەرۆکایەتی لە با توێژینەوە ئەنجام بدرێ خۆ چاوەڕێی پرۆپۆزەڵەکان لە سەرپەرشتیارەکان ئێمەی سەرپەرشتیار بۆن کە پرۆپۆزەل بەرزەکەینەوە با پرۆپۆزەڵێ بنووسین کە بەڕاستی باوەڕمان پێ بێ کە گۆڕانکاری دروستەکە کە ئەبێت بە سەرچاوەیەکی پرۆژەیە و خەونێکی باش بۆ ئەم خوێندکارە با لە کۆمیونیکیشن نابین لەگەڵ یا زۆر ئاساییە بۆچی ئیلا دواتر بڵێن ئەوە تۆ تازە تەواو تەقدیمە شتێک کە تەقدیم کورسیەکەی تر تەواو ئەوە بەوە هاتووە کە بۆ ئەلەقەل کە ئەگەر وایە ئێستا بۆ ئەڵێن با بڵێن 5 مامۆسای لەیە کاتوانن پرۆپۆزەڵ تەقدیم بکەن یەکی دوان تەقدیم بکەن گرنگە ئەم دوو پرۆپۆزەڵە بەسەرپێی تەقدیم نەکرێت شتێک تەقدیمکەی کە بەدڵنیایە و کاریگەری بەجێبێڵێەوە بتوانێت ئەو خوێندکاری کە دواتر ئەنجامی ئەدا بتوانێت بیکاتە پرۆژەی ژیانی خۆی نەک هەرتە ناوکو کەسبێنێ ئەسڵەن بتوانێت بیکاتە نەتیجەی ئەم پرۆژەی ئەم نەتیجەی ئەم توێژینەوەی ئەم سنتەرێک دروست ببێ زانکۆی دروست بێ عەرزمکردن ناوەندێکی گەورە دروست ببێ گروپێک و دەستێکی گەورە دروست ببێ ئەوجا تۆ دڵ خۆشەوەڵی شتێکم کاریگەریەکم بەجێژ لەسەر کۆمەلگا و بەنسبەتی ئەوەی جەنابی مامۆستا پێیان فەرموویان بەدڵنیایە توانین لە کۆتایی توێژینەوەکەدا لە ئەپێکە لە ملحەقەکانە لە ئەپێندیکسەکانە پێم وایە ئاسایی بێ بڵێ ئەوانەی ستێکهۆڵدەرەکانی ئەمە و خوێندکارانی کۆنتریبیوشنیان کردووە بۆ ئەم توێژینەوە ئەم بەڕێزانی لای خوارەوە بوون زۆر باشە پرسیاری تر مامۆستا ڕێبوار عەلی مامۆستا ئالان کۆچەر سەعید ئەو سێ وەردەگرم مامۆستا ڕێبوار بفەرمووی مامۆستا جان مایکەکە بکەوە ئێستا مایکت نەکراوە تۆ هێشتا مامۆستا بفەرمووی سڵاو لە دکتۆر و سڵاو لە مێگامان پلاس دەستخۆشیتان لێ بەڕاستی بابەتەکەی دکتۆر زۆر جێگەی ڕێز و پێزانینە هەرچەندە ڕخنەیەکی بچکۆلەم هەموو سەرەتاکەی بە جۆرێک ڕەشبینی دەستی پێکرد دکتۆری بە ڕێزانە سەر خۆی تەبیعەتی وایە ئەوانەی کە کۆنە بن شتی تازە و نوێ لە دنیا جێگەی ئەگرێتەوە و داهێنانی تازە ئەکرێت جاران زمان لە جەختێکی لە جوخزێکی بچووکە بوو ئێستا زمانی کارێکی هاتووەتە ناوە دەیان خزمەتی تر پێشکەشەکە بۆ من بە کورتیبی بڕمەوە خاڵی دووەم لەسەرەوەیە پرۆژەیەکی گرنگ ئێستا لە ڕووی زمانیەوە میدیا و سۆشیال میدیا زمانی کوردی زمانی بەکارهێنان لە میدیا و سۆشیال میدیایە بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەی ئەمڕۆ خزمەتێکی گەورەیە گەر ئێمە بتوانین
توێژینەوە بۆ نمونامە نمونەیە کە توێژینەوەی ڕاستەقینە لەسەر ئەمە بکەین و بتوانی تۆ ئەکادیمیەکان ئاراستەی میدیا و سوۆسیال میدیا بکەن نەک بە پێچوانەوە بەداخۆ ئێستا و هەموو میدیایە ئەو هەموو کەناڵە ئاسمانی کە هەیە دەیان شتی غەڵەتی زمانەوانی بەکارێنن دەیان غەڵەتی دەرونیەکەن باشە ئەگەر ئێمە توێژینەوەیەکی مەیدانی بکەین و وەلایەنی پەیوەندیداریش ئەم دەستگایانە ناچارکە کە پەیوەست بن بەم توێژینەوە زانستیانە مناڵێم ئەمە خزمەتێکی گەورەیە توانین دەیان نمونەی ئاوا پێشکەشکەین و سوپاسانەکەم و سەرکەوتوو دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا جان کە لەگەڵمان بوویت چاومانی سپاس مامۆستا ئالان بفەرموو ئالان ئەنوەر حەسەن بەڵێ ئەو کاتتان باش ڕێز سڵام لە هەموو لایەک ئەلو بەڵێ سڵاو کاک دکتۆر ڕەوف کاک دکتۆر باسی داهێنانت کرد لە توێژینەوە بەپێی قسەکانی بەڕێستان بی لەوانەیە زۆربەی بۆ چونە تازەیەکانیش وا بخوازن کە داهێنان لە زمانی ئینگلیزی ناکرێ ئێمە وەکو توێژەری کورد ناتوانین داهێنان لە زمانی ئینگلیزی بکەین کە زمانی خۆمان نیە کەواتە ئەگەر توێژینەوە بکەین دەبی توێژینەوەکانمان تەنها بەراوردکاری بی لە نێوان زمانی ئینگلیزی و زمانی کوردی تا چەند دەتوانین ئەمە توێژنەوەی سەرکەوتوو بکەین لە نێوان زمانی کوردی و لە نێوان زمانی ئینگلیزی بە مەبەستی داهێنان ئەگەر ڕوونکردنەوەمان دێ سپاست دەکەین دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئالان کۆچەر سەعید لای من نووسرایە فەرموو ئەم کاتتان باش سپاس کاک دکتۆر بۆم کاتی کە بە ئێمە بەخشی وەڵام پرسیارێکمە بوو لە کاک دکتۆر من لە ماستەرەکەی خۆم زۆرم حەز لێ بوو ئیش لەسەر ئەفەیژیا بکەم بەڵام گرفتێکمان هەیە لێرە ئەوەیە کە پێویستی بەلابە پێویستی بە کۆمەڵێک ئەدەوات هەیە بەکاری بێنیت لە کاتێکە ئێمە ئەم شتان لە بەردەستمان نییە وەکو مامۆستا بەڕێزی پێش منیشبوتی هەندێک جارەمانوێت داهێنان بکەین هەندێک جارمانوێت هەنشتی تازە بکەین بەڵام پێویستمان بە بەلابە پێویستمان بە چەند کەسێک یارمەتیمان بات لەم کاتانی کە ئەم شتانە بەردەستنی پێویستەکات ئێمە چی بکەین کاک دکتۆر سپاس کاک دکتۆر دەسپاس کاکەی منیش ئەوەی یەکەم جار دیارە کێشەی ماکی هەبوو پرسیارەکەی بە نووسین ناردووە باسی ئەوە دەکات دەڵێ من دەمویست کارێک بکەم بەڵام بەداخەوە ڕێگەی پێنەدراوە یان بە ناڕاستەوخۆ ڕەنگە دەڵێ لەبەر حەساسی بابەتەکە یان لەبەر لایانی ئاسایش تەسەوڕ دەکرێت ڕێگری لێکرابێ بۆی نازانمەگە پرسیارەکەم بە تەواوی گەین یان دەڵێ سوپەرڤایزەرەکەی قبوڵی ناکە ئێتر لەبەر حەساسی بابەتەکەی یان هەر شتێکە و ئاسانیش نییە بابەتێک کە دووبارە نەبێ و هاوکاری کۆمەلگا بکە بە دڵنیایی و پێویستی بە هاوکاری کەسێک یان چەند کەسێک دەبێ بۆ نمونە کۆمپیوتەر میدیەیتد کۆمیونیکیشن کە ئەو نمونەیە هێناوەتەوە وەکۆی مامۆستا ڕێبوارش گوتی نمونەی سۆشیال میدیا لە ئێستادا چەندین فراغ و کلێنی تێدایکە بکرێتەوە ئەگەر هاتوتۆ کارێکت ویست بکەی بەڵام قبول نەکرا لەو کاتە چی بکەیت ئەوە بۆ چوار پرسیار کار دکتۆر بفەرمووی خزمەتتان بەسەر ئینشاڵڵا زۆر بە کورتی وەڵامیان دەموانێت مامۆستا ڕێباگیان ڕێز و خۆشەویستم و جەنابی شتەیە مەمنونتانم وەڵا خۆ قوربان ئەوەی جەناب منە ناسی من هەر گەشبین بووم بەڵامی تر ئەمەشیان هەر ئەوەیشی تێکە ئیجازەت تاوێکەیە دەڵێ خۆزگەوانە بووە دیارە حەماس گرتومی بەنسبەتی ئەوەی کە جەناب فەرموو فعلاً بەڕاستی وایە کە گرنگە ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە ئەوە توێژینەوەکانمان بەهێز بن کە ئێمە بتوانین لە ڕێی توێژینەوە ئەکادیمیەکان و ئەکادیمیستەکان و ئێمە بتوانین با بڵێن ئاراست میدیا و سۆشیال میدیا بە شوێکی گشتی میدیا و سۆشیال میدیا بە تایبەتی ئاراستە بکەین نەک ئەوان ئەمان ئاراستە بکەن لەبەرەوە بەدڵنیایەوە چونکە ئێمەلانی کەم پاشخانە پەروەردەیەەکە ئەتوانێت کاریگەری گەورەی هەبێت لەسەرمان تاوەکریان بە شێکی دروست و ئەو با بڵێن بێبەرنامەی و ئەو فەوزایی کە ئێستا هەیە لە سۆشیال میدیا توانین ئێمە بنەبڕی کەین ویا ئەو ناڕاستیانەی کە ئەوتێ لە میدیا ئێمە لانی کەمی کێنەوانێگە بنەبڕیشی نەکەین کامە هەر ئەمبا بۆی دەی دەرنەچم لە بۆ پرسیاری بەڕێز مامۆستای من کردوێتی کە زۆر جوانە کە ژۆیە سەرنجێکی جوانە کە جاری وایە توێژینەوەیەکمان هەیە بەڵام لەبەرەوەی کە هەستیارە بابەتەکە گرنگە توێژەرەکە بڵێن سەرپەرشتیارەکە جاری وایە ئەڵێ پێویست ناکە من وەختی خۆی من توێزی دکتۆراکەم لەسەر زمانی ڕاگەیان لەسەر زمانی ڕکلامی بازرگانی تەلەڤیزیۆنی بوو بەڵام لە ئەسلی پرۆپۆزەڵەکەم لەسەر هەڵمەتی هەڵبژاردنەکان بوو یعنی لە ڕووی پراگماتیکیەوە چۆن هەڵمەتی هەڵبژاردنەکان ئێمە دیراسە بکەین لە عێراقا بەڕاستی من یەکێک لە جامعی بەغداد بووم یەکێک لە مامۆستا عەزیزەکانم وتی کاکەم بابەتە تۆ تێ بگەێنیتە چی وتم وەڵای
هایپۆتسەکەم ئەوەیە کە زۆرێک لەو ئەلکترۆل کامپینانی کە ئەوتی هەڵمەتەبژاردن چیتی ئەوترێت بەشێکی زۆری ناڕاستە بەداخەوە و ئەمە ژێک ناگرێتەوە لەگەڵ ماگزیمەکانی گرایس کە ئەو کاتە زۆر گەرمەی باسییان بوو و کواڵیتییانی ئەوانە ئیتوتی دیکا کە وڵا هیچ لێ نەکەنێت کۆژن هەر هیچ بەنامەکان ینی کەێتەوەیت ئەو بەڕەکەیەتی دم بەوتی تۆ تیاسەیەکی ئەلانێکی کاردەی ئەم سیاسیانە کە خۆیان کاندی دەکەن هەموو قسەکانیان ناڕاستە کەواتە تۆ چاوەڕا نەگەی خۆ خەڵاتت بکەن لەبەرەوە مەبەستمە ینی بوتی پێویستە شتێکی ترکە خزمەتێکا بە نەتەوەکەی خۆ بە زمانەکەی خۆ بە ئەلامی خۆتانەوانەوە فعلەن ئەو پرۆپۆزەڵم هەبووەکو بەدیل ئەوم پێشکەش کرد لەبەرەوە ئەبووە نیکەم بەڕاستی ئەبووە ئەو کاتە چۆن من ئێستا بەش بە حاڵی خۆم کێسە ریڤیزیتی خۆمەکەمانێ ئەلێم ئەبووە هەر ئەو پرۆپۆزەڵی خۆم ئەنجام بدایەوە بە دڵنیایەوە کاریگەری باشتیە بوو لەسەر لە چەندایەنێکی تری خۆم کە پێویستەکات کاتێکی تراگە پێویستە باسیکەین تایبەت بە بواری میهانی ئەوەی کە بەڕێز مامۆستا ئالان فەرمیان مامۆستای بەڕێز بە دڵنیایەوە من پێم وانێ توێژنەوە لە زمانی دیزیا وەستا بێ بە دڵنیایەوە و ئێمە ئیبداعکەین لە زمانی دیزیا من ئەسڵەن بەرەو ئاراسەرم کە ئێمە لە ناو زمان دەرچین بە تەنها لە عمقی لوغە خۆی دەرچین کەمێک بۆی عملیتر بین وەکو مامۆستا ڕێواژ نووسی فەرمووی بابەتی زمانی کارێکی ئێمە دەرچین لە بوارە تیۆریەکان بەشێک بینە دەرەوانێ ئەو ئیشانەکەین کە ڕاستەوە خۆ لەسەر کۆمەلگا ریفلکشنی عکاسەکەنێ بۆ یەتوانین لە شتێکی کەین لەسەر لەسەر زمانی ئینگلیزی وەکو جەنابی شتە فەرمی کە لەسەر با بڵێن لە بەراوردکاری بە تایبەتی ئەوەندەی پێویستن بەوەی کە ئێمە پێویستمان بە شتێکە وەک ئارزم کردن ئێستا بۆ نمونە دیراسات لەسەر ئەفەیژا کراوە یا لەسەر ئۆتیزم زۆر کراوە لەسەر با بڵێن لەسەر لانگویج دیسۆردرز لەگەڵ سپیچ دیسۆردرز کراوە ئێمە بین ئەوانەی کە ئەنجام دراون بین لەسەر کۆمەلگای کوردی بە هاوبەشی لەگەڵ ئەوانە ئەنجام بدەن بۆ ئەوانە بە توێژینەوەی زیادە بۆ ئێمە بێ بە تێزی دکتۆرا و ماستەرنامە بۆ ئێمە بە توێژینەوەی تەرقیە یعنی بۆ ساینتیفیک پرۆمۆشن بۆیە من پێم وایە ئەوانەی کە ئەوان پێیگەیشتن ئێمە پێویستمانە پێی بگەین ئەتوانی تیای ئەنجام بدەین شتانێک کە ئێمە پێیگەیشتوان پێی نەگەیشتون نەکرێت بەوە ئەنجام بدەین بە تایبەتی بۆ نمونە لە مەوزوعی پیسفل کۆئێگزیستنسا بە شێوەیەکی گشتی ئێمە لە ناویە ئەژین کە کێشەمان ئەبێ جارێ لەسەر پیسفل کۆئێگزیستنس ئەو نیەتی بە ئەتوانین ئەو بێنین لەگەڵ ئێمە ئیشکا کە چۆن ئێمە توانین پێیەکەوە کارکەین بەو ئاراستەیە کە ئێمە لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان ئەدیان و بیر و بۆچونە جیاوازەکانە مامۆستا کۆچەریان بە دڵنیایەوە کێشەی گرنگمان هەیە بەڵام من پێم وایە جەنابەت ئەگەر کۆڵ نەدەیت وار کاتێک پرۆپۆزەڵێکی وا دەبێ بچی سەردانی چەند بیزنسمانێ بکەی چەند خاوەن کۆمپانیا بکەی بڵێ منەمێ چارەکی وا بکەم پرۆپۆزەڵەکە بە مەزبوطی حاضرکەی بە شێوەی بزنس وایس با بڵێن بە شێوەی پرۆژەی کار دواتر بڵێ ئەمە گەر تەواو بە من نتوانم سنتەرێکی وا دروست بکەم لەگەڵ تۆ بە هاوبەشی نسبەی ئەوەندە بۆ بەڕێست و نسبەی ئەوەندە بۆ من وەرە بە شتێکی وا بەڵام پێویستم بەوە نهەیە بۆم دابینکەی بەمە جیزەیان ببنێری بۆ فلان وڵات بچم تاقیکردنەوە ئەزمایشەکانی خۆم ئەنجام بدەم ئەنجام بێمەوە من دڵنیام هەمویان دەزانێت بەڕووتەوە یەکێکیانەتیا بێ کە پێخۆش بێ هەر لەبەر خۆشی بیرکاتەوانێت پێخۆش بم کار ئەنجام بدات یعنی ئەوە وەکو من بم خۆم واکەم بەڕاستی دەست و چاوت خۆش کاک دکتۆر سێ پرسیاری تر وەردەگرین لەبەر کاتەکە ئەگەر بەڕێزان کورتی بکەنەوە کاک زانە عەزیز ئەڤین عەبدوڵڵا لەگەڵ دکتۆر تابان کاک زانە بفەرمو زانە عەزیز جان دکتۆر جان کاتتان باش دکتۆر جان زۆر خۆشحاڵ بووم کە بەشدار بووم لە سیمینارەکەی بەڕێستانە ڕاستی من تەنها بە کوردی دووشت بڵێم ئەو ژەوەیە کە بەڕێستان ئاماژەتان نەیە بە کڕینی توێژینەوە لە ئێستا کە زۆرێک لە توێژەرانی کوردستان بە تایبەتی مامۆستایانی زانکۆ کە ئێستا سەرقاڵن بەم بابەتەوە بە تایبەتی یعنی لە سلێمانی کە من خۆم نزیکم بیان و ئاگادارم زۆرێک لە مامۆستاکان ئێستا خەریکی کڕینی توێژینەوەن یعنی جگە لەوەی کە بەڕێستان باستان کردوتت ئەو توێژینەوەی کاکرێ هیچ سوودێکیان نییە هەمووی باشترین حاڵاچێتە کتێبخانەکان بەڵام لەگەڵەوەش من بەمایان ڕازیم بەمەرجێک نەچن توێژینەوە بکڕن یعنی توێژینەوەکە هی خۆیان بێ بەڕای من بیکەن ئەگەر استفادەشی نەبێ ئەلموهیم فێر بۆ چۆن توێژینەوە ئەنجام بە بەڵام ئێستا من ئەڵێم زانکۆکانیش هاوکارن بۆ ئەوەی مامۆستایانمان بچن توێژینەوە بکڕن ئەیش بەچی بە پێدانی پاداشت بەڕاستی ئەم پێدانی پاداشتە بووە بە کێشەیەکی زۆر گەورە بۆ ئەوەی کە توێژەرانمان زۆر دوا بکەون و توێژەرانمان هەوڵ نێن توێژینەوە بن توێژینەوەکە بڵێن ئەنجام بن و
لەگەڵەوە شاکە ئەم پاداشتە باشە ئەدرێ بە مامۆسایان نایەن بە مامۆساکە بڵێن بێ زەحمەت ئاوەرە سیمینارێکمان بکە لەسەر ئەم توێژینەوەی کە بەڕێز ئەنجامت داوە یانی من بە بەڵگەوە بۆ تۆی ئەسلمێنم مامۆستای خوێندکاری دکتۆرایە بڕوان پێ بکە لە ماوەی ساڵێکە لەوانە 5 پەیپەری بە ئیمپاکتی بەرزەوە بڵاو کردوێتەوە کەچی تا ئێستا ناتوانێت توێژینەوەی دکتۆراگەی خۆی بڵاو کاتەوە باشە بۆ ئەگەر تۆ کەسێکونە بەتوانای ئەتوانی توێژینەوە بڵاوکەیتەوە لەگەڵ کەسێکی ترا لە دەرەوە لە ئێرانە لە هندستانە لە فڵانە باش بۆ توێژینەوەی دکتۆراگەی خۆ تا ئێستا دووە کەوتو ناتوانین لە جۆرناڵێکی ئازبەر بڵاوکەیت و هاتوویتەوە بۆ جۆرناڵەکانی کوردستان کەواتەمە خاڵێکی زۆر گەورەیە بەڕێ خۆشە تیشکێکی بخێت دەسە سپاس دەکەم سپاس بەڕێزت ناوی سلێمانێتی ناچکە خۆت لەوێ بەڵام ئەوە گشتیە شتێکی گشتیە تەنها هەبەت نییە بەسەر مەبەستم لەوە بووی من لە نزیکۆ لە چواردەوری خۆم ئاگادارم ئەو دیاردەیە بەداخەوە لە ناوەڕاست و لە باشووری عێراقیشەوە زۆر بەربڵاوە لە شارەکانی ترێژ ڕەنگە تاکوتەرا هەبێ بە وەکو مامۆستا ڕێباریش گوتی با بە ڕەهایی قسەنەکەین زۆر سپاس مامۆستازانە ما ئەڤین عەبدوڵڵا بفەرموو سڵاوتان لێبێت بەڕێزان سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ ئەکادیمیای مێگامایند بۆ ڕێخستنی ئەم وێبینارەوە بۆ کاک دکتۆر ڕەئوف کە بەڕاستی بابەتێکی پێویست و هەنووکەیە لە ئێستاە و بەڕێزانی پێش من ئاماژیان بە کۆمەڵە خاڵێکیا کە بەڕاستی وا ئەکەن کە توێژینەوەکانمان نەبنە هۆی داهێنان بەڕای من خاڵێکی جەوهەری تر ئەوەیە کە ئەکەوێتەوە سەر خوێنکاران خۆیان کە تا ڕادەیەک خوێنکاری لای ئێمە بەداخەوە خۆیان لە بابەتەکان ئەدزنەوە یعنی پێشم ناخۆشەوە ئەڵم بەڵام بۆ نمونە توێژینەوە لایەنی پراکتیکی هەیە و لایەنی سیۆریشی هەیە کە بەڕاستی خوێنکار هەنێ جار لایەنە سیۆریەکەی توێژینەوە کە توێژینەوە چۆن ئەنجام دەدرێ و ڕێگاکانی ئەنجامانی توێژینەوە چین بە شێوەی سەرکەوتو تا ڕادێک ئیهمالی ئەکات و هەر گرنگی بەر لایەنە پراکتیکەکەی ئەیە کە ئەمەش بەڕاستی کە خوێنکار ئەم لایەنەی پشتگوێ خست لە پرۆسی نووسینی توێژینەوەکە بێگومان تووشی ناڕەحەتی ئەبێت و ئەمەش وای لێ ئەکا کە وەکو کاک دکتۆریش ئاماژەی پێیا کە ئینترست لەدەست با کە ئینترست حەز و خولای خوێنکار بۆ توێژینەوە خاڵێکی زۆر گرنگە و ئاماژەش بە کۆمەڵە خاڵێکی کە درا بۆ نمونە کڕینی توێژینەوە کە ئێستا خوێنکار بەداخەوە یاخود هەنێک وەکو بەڕێزی پێشوو ئاماژەی پێیا کە مامۆستایە بۆ نمونە ئەچێت توێژینەوە ئەکڕێ کە ئەمەش بەڕاستی دەگەیەکە لەو فیڵدە ئەکەوێت و ئەگەر ئەمە ڕوودا ئەم دیاردەیە بەردەوام بێ بەڕاستی زەرری گەورەیە خاڵێکی کەش کە کاک دکتۆر بەڕاستی جێی دەستخۆشی و دڵخۆشیشە کە ئاماژەی بە کۆمەڵە بوارێکی تازەیە بۆ توێژینەوە لە بواری زانستی زمانە بەڵام بەڕاستی لای ئێمە هەنێ جار ڕیسۆرسەکان ئەڤەیلەبڵ نین یعنی ناتوانین دەستمان بگا بە کۆمەڵە شتێک بۆ نمونە ئەگەر کەسێ بێ لە بواری لانگویج و ڕۆبۆت ئیش بکە یعنی هۆکار ئەڤەیلەبڵ نییە چونکە هەنێ جار بەڕاستی توێژەر لە دەستکەوتنی کۆمەڵە پارتیسپەنتێکی گونجاوە کێشەی بۆ دروست ئەبێ چجای ئەوەی کە یعنی دەستبەرێ بۆ کۆمەڵە فیڵدێکی هەستیار و زۆر سوپاس دەستان خۆش بێت دووبارە زۆر سوپاس ئەڤین خان دکتۆرە تابان بفەرموو بوو برا ئەگەر چاوەڕێت بکەن لێک مایکەکە بکەوە فەرموو دکتۆر ئاساییە دەستان خۆش بێ دکتۆڕە و سپاس بوو بابەتەکەت زۆر گرنگە ئەگەر سەرەتا من بمێ بە دەستخۆشیەک دەست پێ بکەم بەڕاستی زۆر گرنگە کە ئێمە زمان ببەستینەوە بە کۆمەڵەوە چونکە ناکرێت ئێمە هەر لە ناو لایەنە پراکتیکەکانی زمانە چەق ببەستین دوجار هەر خۆمان لە خۆمان تێگەین ئەگەر ئەمە ببەمەوە بۆ ئەوەی کە بۆچی ئێمە ئیش لە زمان بڵین ئیش لە ناو کۆمەڵا ناکەین بەڕاستی دکتۆر ڕەوف لە سەیە هەشتای پەیوەندی بۆ غڕوریەوە هەیە کە مامۆسای زانکۆ تووشی بووە ئەویش پێی وایە مەجالی کارکردنی ئەو تەنها ناو زانکۆیە مەرج نییە هەر کۆمەڵ و دەستگا حکوومیەکان و حکومەت داوا لە ئێمە بک بڵێ وەرە ئەم پرۆژێم بۆ بکە لە فڵان شوێنە تۆ خۆت ریسێرچێکە کردووە دەبڕۆ بواری تەطبیقیشەوە قەیچێکە بڕۆ خزمەت بکە بە بواری پەروەردە خزمەتکە بە بواری کۆمەڵ خزمەتکە بە بوارەکانی تر کەواتە ئەبێ هەچ کەسێک کە زانستێکی وەرگرتووە خی گەورە بەهرەیەکی یا بە تۆ خی گەورە بڵێن مەجارێکی تێ کە بتوانی ریسێرچێ بکەیت و بتوانی لێکۆڵینەوەی بکەیت و بتوانی لە ناو زانکۆیە بی خزمەتێکیش بە دەرەوەی زانکۆ بکە چاوەڕێی ئەومە بە هەر پێت بڵێن تخوا بێ زەحمەت ئەومان بۆ بکە تۆش بڵێ فەرموو نەخێت تۆ خۆت بڕۆ بڵێ من ئەمەتان پێشکەشەکەم بڕۆ بۆ ناو کۆمەڵ پێشکەشیان کە بڕۆ بۆ ناو تەربیە بڕۆ بۆ ناو دایرەکان بڕۆ بۆ ناو خەستەخانەکان ئەمە مەبەستمەوەیە کە مامۆستا کە پێویستە هەموو لێکۆڵەرەکانی کورد
ئامادەی ئەوەیانتیا هەبێکە خۆیان بڕۆنە ناو کۆمەڵەوە چاوەڕێ ئەوە نەکەن کە کۆمەڵ و حکوومەت هەرداوایان لێ بکات ینی پشگیری تۆ ئەەکەم بەڵام بەم ڕێتمەی خۆم پشگیری تۆ ئەەکەم بەنسبەت مامۆستایەکی بەڕێز وتی کە کار لەسەر سوۆشیال میدیا بکرێ بەڵێ بەڕاستی وەڵامی جەنابی شتێمە بەوەی کە زۆربەی ئەو بابەتانەیە کە باست کردووە لە بەشی زمانی کوردی زانکۆی سلێمانی خۆشبەختانە زۆربەی زۆری بڵێن لێکۆڵینەوەی تێدا کراوە تەنانەت بۆگرە دەنگەکەت دکتۆرە مایکەکەم بۆ هات لەم کاتە ئەگەر ئەوەی کە بمانەوێ بڵێن وەکو کاری شخصی بەکار بهێنرێ خوێندکارێکی دکتۆرای زانکۆی سلێمانی کە لە گیر و گرفتەکانی گوتنە ئێستا سنتەری کردوتەوە لە زانکۆی سلێمانی بڵین تەخەڕوجی کردو بەڵام لە کۆیە سنتەری کردوتەوە لە بواری سوۆشیال میدیایە کار زۆر کراوە بۆی کە بڵین ئەم زمانی سوۆشیال میدیا زیانی بە زمانی کوردی گەیانوە من تەنانەت هەر خۆم لە بەکارۆسا دووتە لە بم لەو بوارە ئیشیان کردووە مەسم ئەوەیە کە خۆشبەختانە بەشتی کوردی زۆربەی زۆری ئەو بابەتانی لە لێکۆڵینەوەکانی ماستەر و دکتۆرا و بەکارۆسیشە بەکار هێناوە بەڵام بەنسبەت ئەوەی کە ئێمە بڕۆین ناو کۆمەڵەوە دووبارەیەکەمەوە ئەبێ ئێمە خۆمان هەنگاو بنی وەکو بۆ نمونە ئێستا تۆ بابەتێکت پێشکەش کردووە لە ناو هۆڵێکی زانکۆیە پێشکەشت نەکردو کردوتە زوم میتینێکەوە کەواتە بێ ئێمە خۆمان هەنگاو بنین بۆ ناو کۆمەڵەوە و یارمەتی کۆمەڵ بین سپاسدانەکان دەستان خۆش بێت کاک دکتۆر ڕۆف ئەگەر پێت باش بێ پرسیارێتتر وەگوچکە بەڕاستی کاتەکەمان زۆر نەماوە تکایە بەڕێزان بە کورتی ئەوانەی ماون پرسیارەکانیان بکەن پەیمان سابر ئیسماعیل عەبدوڕەحمان عەبدولکەریم دڵشاد ئەوانن ئەگەر زۆر بە کورتی بن لەبەر کاتەکەمان دەبێتە سەعاتنەوە و تێدەپەڕێ بە فریای وەڵامدانەوە ناکرێت پەیمان سابر بفەرمو مایکەکەت بکەوە بفەرمو ئەم کاتتان باش دکتۆریان دەستخۆشیتان لێکەم دەستان خۆش بێ و لەشتان ساق بێ دکتۆریان هەرچەنە جەناب لەو لایەنە ڕۆژی کە ئایا لینگویستیکس یان تۆزیە فراوان بکرێ یان ئەو ناوی نەمێنێ من وای ئەبینم هێشتا لینگویستیکس بازێ لایەنی ماوەکە ئەکسپلۆر بکرێ خاستن لە بەستنەوەی کوردی بە ئینگلیزیەوە بۆ نمونە من تێزی دکتۆراکەم دکتۆر هیمداد جەنابی لە تەشریفی هێنا و خۆشحاڵ بووم کە یەکێک بوو لە مناقشەکانم لەسەر دیسکۆرس مارکە بوو لە کوردیا هێشتا هیچ کەسێک ئەو بەحسی نەکردووە و من هاتم ئەو لایەنم دۆزیەوە ینی بڵین ئەکسپلۆر کرد لە کوردیا ناڵم دەزیماوە بەڵام ئەو بوو کە لەگەڵ ئینگلیزیەکان مقارنەم کرد زۆشتم بۆ دەرکەوت کە لە بەڵێ لە کوردیا دیسکۆرس مارکە هەیە و دوو نۆڤلی ئینگلیزی و کوردیم هێنا مقارنەم کرد لە زۆر لایەنەوە دەرچوو کە ئەم بابەتە کە دیسکۆرس مارکەیە لە کوردی شاهەیە بۆ شێوەیە لەبەرەوە من هەست دەکەم هێشتا لە لینگویستیکسا زۆر لایەنمان ماوە کە ئەکسپلۆریکەین جگەلەوەی کە بڵین کە کراوە ئەو مۆزوعانەی کە زۆر بڵین ئیشی لەسەر کراوە هێشتا ئەمانش ماوە کە بکرێ لەبەرەوە دەستان خۆش بێ و لەشتان سەر بێت زۆر شت هەیە بڵێن بەڵام لەبەر کەمی کاتەکە ئەوەستم دەستان خۆش دەست خۆش بێ مامۆستا کاک دکتۆر ئیسماعیل بفەرمو السلام عليكم ئێوارەی هەموو لایەکان باش باشتر سەرەتا دەستخۆشی بۆ زۆر بەڕێز کاک دکتۆر ڕەوف و هەموو بەڕێزانی مێگاماین پلس بە تایبەتی دکتۆر هیمداد دەستخۆشیتان لێ دەکەم بۆ هیوای کە بەردەوام بن ئینشاءالله لە کاری ئاوا دانسقە و داهێنەرانە بە حقیقەت یعنی لە کاتی خۆی بوو زۆربەی قوتابیان کە ئێستا ئەوانەی کە ئامادەن بۆ نووسینی ماستەر و دکتۆرا ئەو پرسیارە لە مێشتیان بۆ چی بکەین لەسەر چ بوارێک ئیشکەین بە حقیقەت دکتۆر ڕەوف ینی زۆر بابەتی گرنگ و هەنووکەیی باس کرد کە ئینشاءالله ئومێدەوارین قوتابیانی ماستەر و دکتۆر وەکو دکتۆر هیمداد فەرمووی
استفادەی لێ بکەن بەحقەتە من چەند تێبینی چەند شتێکم کرد دکتۆر ڕەوف ئاماژەت بە کۆگنیتیڤ لینگویستیکس نەکرد کە خۆی لە خۆیدا ئینتەردیسیپلینەریە هەر هەموو ئەو بابەتانەی جەنابەت باس کرد دەتوانم بڵێم زۆربەیان ئێستا لە قالبی کۆگنیتیڤ لینگویستیکسە جیانە بێتەوە و هەنووکەیشە ڕەبتی بینی زمان و کۆگنیشن و ئەو بابەتانە کە ماوضوعێکی هەنووکەیە لە عالەمیش ئیشی لەسەر دەکرێت هەرچەند کۆنە سەرەتاکەی لۆ هەشتاکان دەگەڕێتەوە بەڵام لە هەزاریش شتی نوێ زۆر تێیدا ینی هەنووکەین کە باسی لێوە بکرێ و ئەو شتانەیە جەنابەت باس کرد زۆربیان لەوێن دەرێدا هەیە و منیش لە دکتۆراکەم سێکشنێکم تایبەت کردووە بە the interdisciplinarity of cognitive linguistics و چەند شتێک کە حەزم کرد ئاماژەی پێ بکەم بەداخەوە وەکو بەڕێستان ئاماژەتان پێ کرد توێژینەوە لە هەرێمی کوردستان ئێستا تەنها لەبەر خاتی توێژینەوەیە و ئەم لە حەزەی ئەو شتەشم کرد شەرتیش نییە هەموو توێژینەوەکان بەپێی فیلدی توێژینەوەکان دەگۆڕێن بۆ نمونە توێژینەوە لە بواری دۆزینەوەی ڤاکسین ئەوە ڕاستە نەتیجەی ئەو توێژینەوەیە ڤاکسینەکەی لێکەوتۆ کە خەڵکی لە نەخۆشی کۆڤید-19 دەپارێزێ بەڵام شەرت نییە لە بواری زمانە ئەوها ئاراستەی کۆمەلگا بگۆڕێ ئەوە حقیقەتەکە کۆڵی ناکرێت لە علومی ئینسانی ئەو شتە ینی واریدە دەکرێت توێژینەوەکە تەنها خزمەت بە باحسی هاوشێوەی خۆی بکە شەرت نییە کۆمەلگا ئیسفادەی لێ بکە لەوانەیە باحسی هاوشێوەی خۆی ئیسفادەی لێ بکە و یەک تێبینیش لەسەر مەوزوعی تەداخلکردن بۆ زمان بە حقیقەت لە پێشتر ئەو شتە هەبوو کە پێیان باسیەوەیە کە ینی language purification مۆزوعی پاڵافتەکردنی زمان و خەڵک زمانی بازار یان زمانی سوشل میدیا نابێ ئاوا بێ بە حقیقەت ئەم پێم باشە زۆر دەستکاری ئەوە نەکەین تایبەتمەندیەکە کە ئێستا لەناو زمانی ئینگلیزیش هەیە سوشل میدیا جیاوازە لەگەر زمانی ئەکادیمیا و زمانی نووسینی و بابەتانە لۆیە لێگەڕن خەڵکی سوشل میدیا ئەوانەی کە بەکاربەری سوشل میدیان بابەکەی خۆیان زمانی خۆیان بەکاربێنن و ئەوش ڕێزمان و تایبەتمەندی خۆی هەیە کە شتەکە نابی لەبییر بکرێت زۆر سپاس کاتم گرتن داوا لێ بتانێکم دووبارە دەستخۆشی لە وڵاتان زۆر سپاس کاک عەبدولکەریم بفەرموو ئەگەر بە کورتیبی لەگەڵ کاک دڵشاد و تەواو دەبین ئینشاءڵڵا کاک دکتۆر بەسەریعی جوابیان دەداتەوە کاک عەبدولکەریم بفەرموو نووسرای عەبدولکەریم لەلای من ببوورە ئەگەر ئالۆ بەڵێ جا گوێتان لێمە بەڕێزان بەڵێ جێمان لێت سڵاوتان لێ سڵاو لە کاک دکتۆر لە ڕاستیا قسەکەی من بۆ ئەوە بوو کە توێژینەوە بە زمانی دایک ڕەنگە بابەتێکی ئاسانتر بێ لەوەی کە بە زمانی دووەم بنووسیت بەڕای دکتۆر ئەم مەوزوعە کە کاتێک توێژەرێک بە تایبەت دکتۆرا تێزی دکتۆرا جیاوازە لە تێزی ماستەر ڕەنگە ماستەر زۆرتر کۆکردنەوە و تەجمیعێکی تیاابێ بەڵام دکتۆرا بە زمانی دووهەم ئایا با بڵێن ئەتوانێت لە ئاستێکا بێ کە ئەو پلە و باسانەی کە درێ بە کەسانێکی بینین لە توێژینەوەکانیان دەستت خۆش بێنم کاک دڵشاد مامۆستا دڵشاد بفەرموو مامۆستا دڵشاد مایکەکەت بکەوە بفەرموو ئەو کاتتان باشتر سپاس بۆ هەموو لایەک وڵایی سێ تێبینیم هەبوو یەکەمیان زۆر متفقم لەگەر قسەکەی دکتۆر هیمدات کە دەڵێن لایەنی جێبەجێکار بە دوواداچوون ناکەن و لە بۆ ئەو مەسەرەن ئەو بەحسانەی کە دەردەچی کە ڕێکۆمەندیشنە یان ریزڵتە چی فایندینگێکی چاکی تێدا دۆزینەوەکی چاکی تێدا پێویستە ئەوانە لە شوێنە گەعلام بکرێ یانەوە تا لایەنی جێبەجێکار بەڕاستی ژووری بە دوواداچوونی هەبی بۆ بابەتانە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەمم ینی بۆ نمونە لە ئێمە لە وەزارەتی پەروەردە لەبەرەوەی ئیمتیاز نییە زۆر خەڵکەشی زۆر ماستەر و دکتۆرای هەیە بەس لە بەخاتریەوەی کە ئەوەی کەم کاتەوە دەرسەکانی کەم کاتەوە یان ئەوە تا ئیمتیازێکی وەرگێ کە بەڕاستی بۆ مادیەن یعنی من لە خۆمەوە تەمشا ناکەمەوە و هەروەها عەفوان دەنگم دێ ئەلو بەڵێ مامۆستا دڵشاد دەنگت دێت ئەوە بابەتی یەکەممان بابەتی دووەمەوەی کە دەمێ باسی بکەم بەڕاستی بە شەخصی وەرگرتنی بابەتە بۆ نمونە کە تو بابەتێک دەنووسی لە شوێنێک بۆشاییەک دەبینیەوە یان ئەو تا کێشەیەکە دەتوانێت
سەجەسشنێک بدەیت بۆ ئەم بابەتە پێشنیارێک بدەیت ئەگەر بەحسەکەت سێتینگەکەی زانکۆیەک بێ بەڕاستی ئەوان بە هێرشی تێدەگەن لۆیە زۆربەی لێکۆڵەرەکان لەم شتانە دوور دەکەونەوە نەک هەر بابەتەکە سیاسی بیکەواتە ئەگەر بابەتەکە لە سیاستەکانی کۆلیژە گیان دیپارتمنتێک بیان هەر بەشێک بی لە کۆلیژەکە ئەوەش هەر دژایەتی هەیە و خاڵی سێمم ئەوەیە بۆچی لێکۆڵینەوەکانی ماستەر و دکتۆرا وەکو پێشتر نییە بە ئاشکرا بۆ دەیانەوێت زیاتر بیشارنەوە یاوەتە بۆ لە تەلەڤیزیۆنێکیان لە لایڤێک خەڵک با تەمەشایکە ئەگەر بابەتەکە ینی زۆر بابەتی مەسەلەن کولفە و داوەت و داوەتکاری ئۆشتانە نیە بۆ لە شوێنێک بە لایڤێک ناتوانن ڕاگەاندنێکی بۆ بکەن وە بکەن خەڵکێکی زۆر بیدین و ئیستفادەی لێ بکە یا ئەوتە بۆچی هەتا ئێستا من سندیکایەکیان ئەکادیمیایەک کۆمەڵێک ینی گروپێکی لێکۆڵەران نابینم لۆی ئەگەر بە هاوبەشی لەگە وەزارەتی پەروەردە و یان زانکۆکان پێکەوە هەمویان ببنە چەترێک بۆ ئەو لێکۆڵەرانەی کە دەیانەوێت ئیش بکەن دەستان خۆشبی زۆر سپاس ڕەوف پرسیارەکان زۆر بوون بەڵام تەواو کۆتایی پێهات ئەگەر پرسیارەکان ئەوەی توانیت وەڵامی بدەیەوە سپاس دەکەین بەڕێزان دوای کاک دکتۆر ڕەوفیش کۆتایی پێدێنن زۆر سپاس بۆ بەڕێز بەڕێز مامۆسەزانە ناسم پیاوێکی بەڕێز و مامۆسایەکی سەرکەوت و توێژەرێکی زۆر باش ئەو قسەشکت کردێتی بەڕێزی ناوەکو بە شوێکی خاکیانە باسی ئاماژەی بە شوێنێک کرد ئەگی ناوەکو جەنابیش ئەزانێ بەڵێ بەدڵنیا لە زۆر شوێنە هەیە و بابەتێکی جیهانیە بەداخەوە بابەتی کڕینی توێژینەوە زۆرە و ئەمە دەراویشتەکەی بە سربیەکشکێتەوە لەسەر کەسەکان خۆشیان ینی بۆیە دیسان ئەمانی کە ئەو بابەت ئەنجامدەن تەنها ئەو کەسانن کە ئەچنۆ ناو ڕەبای یەکەم کە توێژینەوەکانیان وەکو بەشێک لە پێداویستیەکان بۆ بەرزکردنی پرێ زانستی یا بۆ شتێک ئەنجامدەن ئەگینا هیچ کاتە ناوێرن لە بەردەم ئێوەی بەڕێزا دانیشن و گفتوگۆ بکەن و بتوانن شانازیکەن بۆ ئیشێکە کردویانەوە خواخوایانە کەس باسی نەکە ئەوەی بەڕێز مامۆسابین باسی کرد بەڵێ بەدڵنیایەوە بەداخەوە خوەرزینەوە هەیە یان خوێندکارانی بەڕێزەوە بۆ جاری وایە بۆ ئەو کارە بەڵام من پێم وایە بەشێکی ئەوە چێتە سەر ئەستۆی ئێمەی مامۆستا کە لەوانەیە وەکو پێویست نەمانتوانی بێ ینی چێژی توێژینەوە چێژی نووسینیان لا دروستکەین وانەکان لا خۆشەویستکەین بە جۆرێک کە پێیان خۆش بێ کارێکی و ئەنجام بدەن بۆیە پێم وایە بابەتە ینی کار و کاردانەوەیە ئەوەندەی کە تەنها بریتی بێ لە دەرەنجامێک تەماشای بکەین بەڕێز دکتۆر تابان بەڵێ بەدڵنیاییەوە زۆر گرنگە کە ئێمە زمان بەسینەوە کۆمەلگای و دەستخوشی لێکم ڕاستە و هاوڕام لەسەروی کە ئێمە وەکو مامۆسای زانکۆ تا ڕادێک نەمانتوانێت زۆر ئەوە ئەنجام بدەین بەشێکی لەوانەیە جەنابی دکتۆرە ڕەنگە بەشێکی غرور بێ بەڵام ڕەنگە بەشێکی زۆریشی بریتی بێ لە با بڵێن لە بەدەمەوە نەهاتن و لە پشتگیری نەکردن و لە بەشێک لە ترس لە دەرەنجامێکە لەوانەیە بە نێگەتیڤی با بڵێن هەڵسەنگێنرێ کە ڕەنگە وا پێویستکە ئێمە ئەوانە هەمووی بشکێنین و بچینە ئەو دیوانە و ئەنج چالاکیەکانمە ئەنجام بدەین بەڵام بەدڵنیایەوە پێم وایە بەش ئەوانشی لەگەڵایە بەڕێز دکتۆرە پەیمان بەڵێ هاوڕام کە لینگویستیکس ئیشی تیاماوە بەڵام ئەوەی جەنابیش ئەنجامی داوە کارێکی گرنگە بابەتی دیسکۆز مارکرز بەڵام لە هەمان کاتا دیسانەوە ئەگەر تەوێت لە ڕێی ئەمەوە لەم پرۆژەی خۆتەوە لەم دکتۆرای خۆتەوە پرۆژەیەک دروستکەی بۆ پرۆژەیە دروستکەی بۆ گۆڕانکاری گەورە ئەنجامدان ئەمە جەنابەت بڕیاری سەدەی چەنە ئەتوانین لەمەوە پرۆژە دروستکەی و ئەگەر بتوانێەوە دیسانەوەی بەستۆ بە کۆمەلگایەوە شتێکی باشە ئەگەر نەیتوانێت کەواتە دیسانەوە زۆر تیۆرتیکەڵ دەرەچێت کە ڕەنگە دواتر لە توێژنەوەی ترە زیاتر بوار هەبێ بۆی بەستبی بەسیرەوە بە کۆمەلگاوە بەڕێز کاکدکتۆر ئیسماعیل بەڵێ بەدڵنیایە کاکتۆ کۆگنیتیڤ لینگویستیکس بوارێکی گرنگە لە ئێستا ئیشی زۆر لەسەر کرێ بە تایبەتی ئەوەندەی پێویستە بە بابەتی سپیچ دیسۆردەر و سپیچ دیزیز وانە بەڵام لە هەمان کاتاوە جەنابزانی جێنەراتیڤ لینگویستیکسیش لە بواری ڕۆبۆت و ڕۆبۆتیک لانگویج و مەوزوعی ئەو ینی تەکنۆلۆژیا و مەوزوعی بواری یعنی ئارتیفیشەل لانگویجز و ئەوانە گرنگی گەورەی هەیە بەڵام لەگەڵ هەموو ئەوانشتا هێشتا وەکو بەتەنها خۆیان وەکو خۆیان پێم وایە دیسان ئەوچنە بابەتێکی زۆر تیۆرتیکەڵ بۆیە گرنگە لەو تیۆرەدا چیم بچنە سەر بابەتی دیکە کە بیان بەسینەوە بە کۆمەلگاوە بەڕێز مامۆستا عەبدولکەریم بەدڵنیایەوە توێژینەوە بە زمانی دایک ینی ئەم پریزنتێشنەکە بە زمانی خۆمانە ڕەنگە زیاتر
بتوانی بێتم بابەتەکان بگەێنە بەڵام ئەگەر هەموو لایەکمان من ئینگلیزیەکەم باش بێ گوێگرەکانش ئینگلیزیەکان باش بێ ڕەنگە کێشەیەک نەبێ ئەگەر بە زمانی دووەمیش قسە بکەین یا بە زمانی دووەمیش بنووسین بە زمانی سێمیش بنووسین لەبەرەوە ئەگەر تۆ چەند زمان بزانیت و پیان بنووسی و توێژنەوەی پێ ئەنجام بدەیت بە زمانی دووەمیش ئەتوانی ئەگەر ئاستی توانای زمانی دووەمت بەهێز بێ لە ئینگلیزی لە عەرەبی لە فارسی لە تورکی لە هەر زمانێکی زیندوو ئەتوانی تۆ توێژنەوەی زۆر سەرکەوتوو ئەنجام بدەیت. بەڕێز مامۆستا دڵشاد بەڵێ بە دڵنیایەوە مامۆستا گیان یعنی گفتوگۆی ماستەر کە ناکرێتەوانەیە ئەوە بەڕای من بابەتەکە دووسەرە هەر ئەوە نییە کە بۆ ئەوەی کە ترسن لەوەی کە ئاشکرایکەن قوربانگیان ئەکرێ لە نەتیجەی ئەوەش بێن بڕیارەکە هاتووە کە توێژینەوەکان گفتوگۆکانی ماستەر ناوە دوکتۆرا بەشێک زۆر جار ئەبووە مجاملات بۆ ئەو کەسانێک کە هاتن یعنی کەسی فلان کەس هات حضوریە بوو لەبەر خاتی فلان کەس تۆ نەتوانی جاری وایە مەسەڵەن یا مامۆستایەکیان هێنا کە مامۆستای خۆ بووە دایان نیشتە موناقەشەکە تۆ شەرمە لەوە کرد مەسەڵەن ئەم ئەوی یعنی بە جۆرە جۆرەکان گرفتی خۆی هەبوو بۆیە من پێشنیاری ئەوەکەم بەڕاستی لە کوردستانیش هاوشێوەی زانکۆکانی دیکە من لە جامعە بەغداد لە کاتی گفتوگۆی تێزی دکتۆراکەمە کەسێکی لێبوو نەمەزانی چێیە لە ناو ئەو کەسانی کە هاتبوو کەسەکە نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا بوو بۆ هەڵسەنگاندی گفتوگۆکە ئەکرێ بە ئاشکراش بێ وەزارەتی خوێندنی باڵایان لایەنێکی دیکە کە نوێنەرێکی هەبێ بۆ هەڵسەنگاندنی ئاستی و گفتوگۆی بەڕێوە ئەچێ و ئاستی و خوێندکار و توێژینەوەکەی و ئەکرێ نمرەی هەبێ و ئەکرێ نمرەی نەبێ و مستەوفی بێ کە قوڵیکەیان سەرنجی جدی هەبێ لەسەری و من لە کۆتایی ئەم بابەتە بێ ڕای دەستخۆشی زۆرم بۆ مێگامان ئەکادمی مێگامان پلس ئەکادمی و بۆ جەنابی کاکتەر هیمداد و خۆشەویستی و ڕێزی زۆرم بۆ یەک بە یەکەوەی بەڕێز بۆ بەشداریکردنتان بۆ دەوڵەمەندکردنی بە پرسیارەکان بە سەرنجە زۆر بەجێیەکانتان لە کۆتاییدا تەنها ئەڵێم ئەگەر ئەمانەوێ بزین تەنها وەکو ئیندیکیتەرێ وەکو ئاماژەیە بۆی بزین ئێمە توێژینەوەی سەرکەوتومان ئەنجام داوە سیرێکی توێژینەوەکانمان بکەین کە ئەنجامیان ئەدەین تێزەکان کە ئەینووسین ئایا ئێمە ئەم تێژانی کە نووسیمانە ئایا تەنها لە زانکۆکان داواکرێ ئەو نە نوسخە تەسلیمکەین حەڤەیە 22 چەند پێشکەشکەین بۆ ئەوەی مامەڵەی پێدانی بڕوانامەکەمان تەواو بکرێ یان ڕێکخراوەکان ڕێکخراوە لۆکاڵی و نێودەوڵەتیەکان یان کۆمپانیاکان یان ژووری بازرگانیەکان یان سنتەرەکانی توێژینەوە یان ناوەندەکانی فکر و لێکۆڵینەوە ئەمانە داوایەکەن هەڵێت خوات وێنەیەک لەوەمان بۆ بنێرە زۆر پێویستمە بابەتێکی جوانتان کردو توێژێکی جوانتان کردوە ئەگەر ئەمانەمان کرد بە دڵنیایەوە و کات دڵمان خۆش بێ بۆی کە ئیشێکی گەورەمان کردووە ئەگەر هەر ئەوی تر بۆ ئەوە با بزانین کە تەنها ئێمە شوونێتەوە ناو تەقلیدەکە و من پێم وایە زانستی زمانەوە کە کاکتۆر ئیسماعیل فەرمووی من پێم وایە نییە کە زانستی زمان ناتوانێت گۆڕانکاری دروست بکات بە دڵنیایەوە پێم وایە لە بواری زانستی زمان و زمان ناسیە بە شێوە ئەگەر پەرتیکەین بڵاوی کەینەوانە بیبێنە ناو بیکەینە هەوێنی هەموو زانستەکانی دیکە ئەتوانین با بڵێن گرفتی گەورە چارەسەرکەین نەخۆشێکی کەیسێکی ستاتەرین و ستامەرین وا بڵێن کەسێکی زمانگرتە نەنێرین بۆ لای دکتۆری دەرونی بەڵکو بینێرین بۆ لای کەسێکی تر کە پسپۆرێک بێ کە لە بوارێکە لە لەنگویجە ئەکسەرسایزی پێ بکات لەوانەیە کاریگەری ئەرێنی زۆر زیاتر بێ بە شەرتێک کە ڕاهێنرا بێ و بەشێکی ئەم ئەکادیمیان پرۆفێشنالی شارەزا بێت ڕێز و حرمەتمە بۆ یەک لە ئیبەیەکەوەی بەڕێز و دەستت خۆش کاک دکتۆر زۆر زۆر سپاس بەڕاستی بابەتەکە زۆرتریش هەڵدەگرێ ڕەنگە مناقشەی زیاتر بەڵام لەو کاتەی 90 خولەک زیاترە 100 خولەکەەوە بەرەو 100 خولەک دەڕوا هەرەوەندە دەگوترێ دووبارە بە ناوی ئەکادیمای مێگامایند پلس و هاوکارانمان لەوێن درێ زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ڕەوف کەریم مەحموود ڕاگری کۆلیژی زمان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی زۆر سپاس بۆ زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە ئەو چاڵاچێ بە هاوبەشی لەگەڵ ئەکادیمیا بەڕێوە چوو سپاس بۆ بەشداری ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان ماون ماوەنەوەتان تا ئێستا لەگەڵمان بۆ ئەو ماوە درێژە نیشانەی خەمخۆری ئێوەیە بۆ ئەو تەوەرە گرنگەی کە توێژینەوەیە بەڕاستی هیوادارین لە داهاتوودا هەمومان ئەو قسانەی کاک دکتۆر ڕەوف و ئەوانەی بەڕێزانش کە سەرنج و تێبینیان خستە ڕوو بکرێتە هەوێنێک هەم بۆ خۆمان هەم بۆ قوتابی و خوێندکار و فێرخوازانەی کە لەبەر دەستی ئێمە گەورە دەبوون و بەو هیوایە بتوانین توێژینەوەکانمان کە لێن پڕ بکەنەوە یاخود گرفت چارەسەر بکەن یان پرسیاری گرنگ بورژن و وەڵامی بدەنەوە ئێمە
لە کۆتاییدا زۆر سپاس بۆ هەموو لایەک ئەوانەی داوای بڕوانامەیان کردبوو لە ماوەیەکی نزیک بۆتان ئامادە دەکەین و دوایی بە شێوەی ئۆنلاین ڕەنگە بنێرینەوە ئەوەی فۆرمی پڕکردێتەوە پێشتر دەتوانێت ئەگەرنا دواتریش فۆرمەکە بە تایبەتیشبی لە گروپەکان بۆتان پڕ دەکەینەوە یان بۆتان دادنێنەوە تاکوپڕی بکەنەوە ناوەکانتان دێتە لای ئێمە دووبارە زۆر سپاس لەگەڵ مێگامایند بمێنەوە هەفتانە ئینشاءڵڵا لە بابەتی گرنگ پێکەوە تاوتوێ دەکەین تاکو بتوانین هەمومان سود لە یەکترەوە بگرین دووبارە زۆر سپاس بۆ هەموو لایەک بە ڕوخسەتی ئێوەی بەڕێز کۆبنەوەکە کۆتایی پێدێنین ئاگداری خۆتان بن شەوێکی شاد بۆ هەموو لایەک